بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم آمين. خۆشەویستان، خۆشحاڵین کە ئەمڕۆژ لە بەرنامەی سیگەوهەری ڕەمەزان بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ. خۆشەویستان، لەگەڵ کاک شێخی هاوڕێم ئەمڕۆ کۆمەڵێک تەوەرە باسەکەین، یاخود کۆمەڵێک بابەت باسەکەین کە بابەتی گرنگن، لە ناویشانە ئەوەی کە زۆر زۆر پەیوەستە بە ئەم چەند ڕۆژەی کەماوە لە مانجی ڕەمەزان، ئەویش دەشەوی کۆتایی ڕەمەزان و شەوانی لەیلەتول قەدرە. کاک شێخ، تۆ سڵاو بکە، من بابەتێکم هەیە، تێڕوانینێکم هەیە لەسەر شەوانی قەدر، حەزەکەم دوای سڵاوەکەی تۆ عەرزی بینەرانی خۆشەویستی. زۆر باش. دەست خۆش بە کاک وەیمەگیان، خۆشحاڵ بووم هەزاران هەزار جار بسم الله الرحمن الرحیم و بەبێ ژمارە و بەبێ کۆتا سڵاوات لە دیداری حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم. سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوا لە هەموو ئێوەی ئازیز و خۆشەویست کە بوونەتە بەڕاستی نەک میوانی بەرنامەکەمان، بەشێک لە بەرنامەکەی ئێمەکە هەموو ئێوارانێک ژمارێکی زۆر زۆر لە خەڵکی کوردستان بینەر و هەروەها هاوکاری ئێمە و وەشتی زۆر جوانمان پێڵێن کە دەربارەی بەرنامەکە و سپاسی مولایەکیانەکەین و ئێمە چۆن دوعا بۆوانەکەینەوەش دوعای زۆر بۆ ئێماکەن. خۆی گەورە مولایەک محفوظ بکە لەگەڵ ئەم ستاف عزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام و هەموو ئەو برایانی کە هاوکارن لەم کارە پیرۆزەیەوە، لەم ئەرکە زۆر زۆر گرنگەیە کە ئێمە 2 ساعات و نیوی کاتی ئێواران و هەروەها شەوانیش بە هەمان شێوەستی گەوهەر بەردەوامەکە کاتێکی زۆر لە خزمەت بیسەران و بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامین. پێمان خۆشە بەڕاستی کە ئینشاءالله ئەو شتانی پێشکەش یەکەین کە جێگەی خۆی بگرێت و بێتە هۆیەوەی کە سوودی لێ بین و دوعای خێرمان بۆ بکەن و دوعا بۆ کەناڵەکەشمان بکەن ئینشاءالله. ئامین. کاک شێخ، سەبارەت بە ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە فەرمێ سەرەتای مانجی ڕەمەزان ڕەحمەتە و هەروەها ناوەڕاستەکەی مەغفیرەتە و کۆتاییەکەشی ئازادبوون یا خۆدگەرن ئازادبوونە لە ئاگر. هەست دەکەم لەگەڵ شەوانی قەدرا زۆر تەبایە، یعنی ڕەنگە گەر ینی لە تەبا زیاتر نازانم، ینی معجزە ئاسایە. ئەویش ئەوەیە کە خۆ دەزانی لە شەوانی قەدرا خی گەورە کە باسی قەدرەکە باسی ئەفەرمێ وەما ئەدراکە ما لەیلەتول قەدر، ینی مەجاز و کینایەکی زۆری تایە تۆ چوزانی بۆ مانایی کە لە دوای ئەوەوە کە فەرمێ خێری لە 1000 مانگ ئاەتەکە فەرمێ لە 1000 مانگ زیاترە، تکاڵێز لە 1000 مانگ زیاترە واتە زیاترە، ینی 1000 مانگ. ئێمە زۆر جارەڵێن 82 ساڵ یا 83 ساڵ، بەڵام ئەوە خۆی زیاترە. قسەکە لەسەرەوەیە کاک شێخ، ئەگەر ئەم پرۆسەی ڕەمەزانە پرۆسەیەکی بە مەلایکەت بوونی مرۆڤ بێ کە تەسەورەکەم ئەمە دروست بێ بێڵێن، ئەوە لە کۆتایی یاتە لە دەشەوەکەی کۆتایی ڕەمەزانە مرۆڤ جۆرێک لە مەلایکەت بوونی بۆ دروستە بێ، بۆیە خوا مەلایکەت لە شەوی قەدرا نازڵەکە بێت بۆ ستر بێن بۆ سەر زەوی. ئەوەی تەنەزەل المەلائکەة والروح فيها، وانە واتە مەلایکەت و تەمان بە ئیزنی خوای پەروەردگار مەلایکەت و جبریل عەلەیهی سەلام دێنە خوارەوە بۆ لای مرۆڤەکان. واتە ئاوێزانبوون و تێکەڵبوونێکی مرۆڤ و مەلایکەت هەیە لە شەوی قەدرا کە ئەمەش بەڕاستی ینی بابەتێکی زۆر گرنگە، ینی مرۆڤ ئەوە نەخاوێ نەبێتەوە وەکو جۆرێک لە مەلایکەتی لێت، بۆیە مەلایکەتەکانیش هاوڕێیەت یەکەن. تۆ گەر دیقەت بگدەی جبریل خۆتەزانی وەسیەت یاخود سەفیری گواستنەوەی وحیە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کاتەکانی ترا نایەتە خوارەوە، بەڵام لە شەوی قەدرایەتە خوارەوە لەبەر ئەوەی شەوی قورئانە. واتە جارێککە ئەم پیرۆزی و بەرەکەتە ڕوو لە زەویە کاتەوە و ڕوو لە دڵی مسلمانانە کاتەوە. یادگاری زۆر لەگەڵ قورئانە لە شەوەکانی قەدرا. شەوانە هەموو ساڵێک دەوری قورئانی کردوتەوە لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. بەس ئەو ساڵی کە وفاتەکە 2 جار دەوری قورئان، لەبەرەوە هەموو ساڵێکەدا ئەبەزێ یادگاریەکانی حەزرەتی جوبرەئیل لەگەڵ ئەم شەوانەیە، لەگەڵ دابەزینی قورئانە، هەمتر لەگەڵ سابتبوونی قورئان لە دڵی ئیماندارانە، هەمتر وەکو جەناب ئاماژە پێکرد ئێمە ڕەمەزانیشێکە لە ویزگەکانی پاکبوونەوە لە گوناه. ئێمە لە دنیایە کۆمەڵی ویزگەی زۆر گەورەمان هەیە کە پاکمان نەکاتەوە لە گوناه. حەزەکەم لەم چەند ڕۆژەیە باسی هەموو ویزگانە بکەین، بەڵام ئەمڕۆ زۆر بە کورتی باسی ویزگەی یەکەمیان بکەین کە باسی تەوبەیە. ینی تەوبەیەکێکە لە ویزگە زۆر گرنگەکان کە ئینسان پاڵەفتە ئەکات
داتە ماڵێ لە گوناه بۆ ئەوەی باشبی بچیتە قیامەت بچیتە بەرزەخ کە گەیشتیتە ئەوێ خوا لێت خۆش بێت چکە بە تەوبە ڕۆشتبی ئەکەویتە بەر مەرحەمەتی خوا خۆی گەورە لێت خۆشە بێ لەبەرەوە تەوبە لەم ڕۆژانەیە شتێکی زۆر گرنگە ئێمە بیرمان بێت هەمیشە بڵین خوا تەوبە بێ لە هەموو گوناهەکانمان ئەو گوناهی کە پیر ڕاهاتووین تۆ تەوفیقمان بچکە یارمەتی دەرە ئەم مانگە بۆ ئەوی کە تۆ واز لە گوناه بێنی مادەم کۆتوبەندی شەیطانەکان کرا و نەفسیش تۆزێ لە تەسلیمبوونی دەستکەوتووە لەم مانگەیە لەبەرەوە وەختێک ئەم مانگە ئێمە یعنی تەوبە ئەکەین یارمەتی دەرێکی زۆر باشمان هەیە مەدەدێکی خوای زۆر گەورە هەیە لە پشتی ئەم تەوبەیە کە بیبیتە سەر و نەیبسڕێنی ئینشاءالله. جا طبعا هەر سەبارەت بە تەوبە مادام جەنابەت ئەم دەرگایەت کردەوە طبعا تەوبە فعلا لە بابەتە گرنگەکانە ئەویش ئەوەیە مرۆڤ هەمیشە بێت لە تەوبەیە بێ مادام پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕۆژی 100 جار ئەستەغفیرڵڵاهی کردووە گەڕاوەتەوە بۆ لای خۆی پەروەردگار بۆ ئێمە ئەولاترە کە زۆرتر تەوبە بکەین تامان ئێمە وازانین تەوبەت هەر بۆ ئەوانەیە کە بە ئەو بڵین بڕوادار نین کانەوێ بڕوا بێنن تەوبە ئەکەن و بۆ ئیماندارەکە لە گوناه بەڵام ئێمە هەموو ڕۆژە تەوبەمان لەسەرە تەوبە لەو کەم و کورتیانەی کە یەکەین لەو گوناهانەی کە یەکەین هەموو گوناهێک تەوبەیەکی پێویستە لەبەرەوە بەڕاستی تەوبە گرنگە بەڵام لە کۆمەلگای ئێمە تەوبە بەسراوەتەوە بە ترسنۆکی ئەوە بەداخەوە یعنی زۆر جار دایکەکە بە مناڵەکەی ئەڵێش ئەبێت تەوبەت دابلەم ئەبێ وا لێ بکەم تەوبە بکەی بەڵام تەوبە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەندازەیەک ئەگەر نەڵم بەخیلی غیبتەی بردووە بە تەوبەکار چونکە فێرمانەکە اللهم اجعلنا من التوابين وجعلنا من المتطهرين لە هەموو دەستنوێژەکە کەوات بە لەحزەی تۆبەکردن لەحزەیەکی زۆر پاکە دەشێ بڵێن مرۆڤ لە لەحزەی تۆبەکردنە پاکترین مرۆڤە ئەمەش بابەتێکی فعلا گرنگە ئینسان ئەنانیەتی تیا بێت تەوبە ناکات ڕاستە ئینسان فرعونێتی تیا بێت ناتوانێت بۆیە خۆی پەروەردگاری ژوەری ناگرێت لە لەحزەی ئەنانیەت و لە لەحزەی فرعون بوونە خۆی گەورە تۆی ناوێت بابچین ناو بەرنامەکەمەوە کاکە پەیوەند وازم خەریب هەر بەردەوام بین وازم تایەوەرا خەریب گەرمانەکە سەرەتا بە بچینە لای شێفەکان ماشەڵڵا شێفەکان ئەمڕۆ زۆر جوانە نازان بەلای منەوە زۆر جوانە بەڕاستی ینی جوانن جلوبەرجیان جوانە ماشەڵڵا مەزبوطن بەس ئەوەی بشێف نەریمان بۆ خۆیان لە خودەی هینەچەی سەربازیە چێ دەستکاری نەکات تازە کەوتو دەبەر کامێرە زۆر با دەستکاری نەکا بەس ئەوەی قوربانجانیەوەش فەرمون سڵای خۆتان بگەێنن سڵای خوا لە هەموو لایەک لە ئەی بەڕێز ئەم ڕۆژاتینە خزمەتان بە چەند خواردنێک دەست پێکەین سەرەتا ئەوەی من پیتزای پەتاتەیە زۆر جیاوازێ لە پیتزای ئێستا پێک دێت لە پەنیر قیمە معدەنووس شویت کەرەوز هێلکە کەرە وە لەگەڵ ئەم جۆرە دەرمانانە کە پاپریکا و کاری ڕۆزماری ئۆریگانۆ و بیبەری تون بە هەردوو نەوەکەیەوە ئەشە درێ و خۆشە پێکینیانێک خی زانێن یەک چنگ ئۆریگانۆ من خواردوم سڵاو ڕێز و پێپیانم بۆ هەموو لایەک ئیشەڵا ڕۆژوو هەموو لای قوڵ بێ ئەمڕۆ شاکینەوە بە خزمەتتان خواردنی ئەمڕۆمان ئەمڕۆ باڵێکی خۆشکراومانەیە بە فڕن لەگەڵ ویچیزیەکە و شۆربایەک دەبەوەیان باسکە بۆ بیدەران چۆن باڵەکە خۆشەکەیت باڵەکە پێشتر هێنمان پێویستە ئێمە ئۆریگانە بە باسیکەن سەرەتا ئۆریگانۆمان پێویستە بۆ باڵەکە زەیتمان پێویستە پاپریکامان پێویستە بیبەر ڕەشمان پێویستە بیبەری سپیمان پێویستە ئۆریگانۆ ڕۆزماریە کاریە لەگەڵ سیرە ئەومان پێویستە بە خۆشکردنەکەی تۆزێ دۆشاوی شتەکەین کەمێ دۆشاوی دوو کۆچێک دۆشاویشی تێەکەین هەروە بێتەوە زیتیشی هەرتێکن زیتی کاشۆ بەکارێن پێویست ناگارێتی کاشۆ باشترین زیتە زۆر باشە بوو ئەوانە بەکارێن هەروە بێتەوە تۆزیە زەعتەریشی تێەکەین لەگەڵە شەف نەریمان تۆ یەک جار ئۆریگانۆی تێکەیت یەک حەزەکەی دوو جار ئۆریگانۆ کاشە حەزی لێ زیام دام ئۆریگانی زیابێت دوو جارت باس کردم زانی دوو بەڵێ بەڵێ ناخر ئۆریگانۆ جیاواز و زەعتەر جیاوازە زەعتەر شتێکی ترە ئامۆزایەکە شۆرباگی تریشمانەیە شۆرباکە بریتە لە برنج نعنا دۆشاو ئەمە سوکاتی خۆی من بەبیرمە کە یەشە نەخۆش ئەبوو ئەمە بە شۆربای برنجی بۆکە بە نعنا
بەنانە بۆنیشی زۆر خۆش بۆنیشی زۆر خۆش ینی شتێکی تایبەتەوە من حەزم کرد ئەو شۆربەیە نوکەمەوە دەست خۆش بێ شێف نەریمان سیحەتی من و کاکشێخی زۆر تەواو نییە ئێوارەی ئینشەڵا شۆرباکە خۆی بەناڵ دەست خۆش کاک پەیوەند برایکی ئەزوو خۆشەویست ماوەسە محەممەد ڕسوول فەقێ لە ڕانیەوە تەشریفی هێناوە بۆ ستودیۆی سی گەوهەر ئێمە بە خێراتێکی زۆر گەرمی لەکەین یاخوا بە خێر بیت ئەوە خۆشحاڵین باشترین دیاریشی بۆ هێناین کە قورئانە و خوێندنی قورئانی پیرۆزە لەوێەوە تۆ زەحمەت کێشی بێ بۆ سلێمانی بۆ ستودیۆ ڕاستەوخۆی کەناڵ ئاسمانی پەیام تاوەکو قورئان خوێنی بەڕاستی ئەمە جێی دەستخۆشی و جێی ڕێز و تەقدیرە یاخوا بە خێر بیت کاک محەممەد یاخوا بە خێر بیت خی گەورە مۆفەقت کە ئینشاءڵڵا خاوەن ئەجری ئەو ڕێگات بڕیوە بەتەشید لە پێناوی کارێکی چاک و کارێکی خێرە ئینشاءڵڵا ڕەنج بە خەسار نابی ینی ماندووە بی بەڵام دڵنیام لەوەی کە ئەجرێکی باشیش ئینشاءڵڵا وەرەگریتەوە لە چ سوورەتێک قورئانمان بۆ خوێنی کاک إن شاء الله سورة القيامة بيس خواهي قورة سورة القيامة دخلني تۆ کاک محەممەد خاڵ وانە کاک محەممەد ڕسوول فەقێ ئەجامە پێڵێن کاک محەممەدی خاڵ هەڵمەت وا مەشهورە وایە خی گەورە مەفەقت کایخوا فەرموو بسم الله الرحمن الرحيم لا أقسم بيوم القيامة ولا أقسم بالنفس اللوامة أيحسب الإنسان أن لن نجمع عظامه بلى قادرين على أن نسوي بنانه بل يريد الإنسان ليفجر أمامه يسأل أيان يوم القيامة فإذا برق البصر وخسف القمر وجمع الشمس والقمر يقول الإنسان يومئذ أين المفر كلا لا وزر إلى ربك يومئذ المستقر ينبأ الإنسان يومئذ بما قدم وأخر بل الإنسان على نفسه بصيرة ولو ألقى معاذيره لا تحرك به لسانك لتعجل به إن علينا جمعه وقرآنه فإذا قرأناه فاتبع قرآنه ثم إن علينا بيانه كلا بل تحبون العاجلة وتذرون الآخرة وجوه يومئذ ناظرة إلى ربها ناظرة ووجوه يومئذ باسرة تظن أن يفعل بها فاقرة كلا بلغت التراقي وقيل من راق وظن أنه الفراق والتفت الساق بالساق إلى ربك يومئذ المساق فلا صدق ولا صلى ولكن كذب وتولى ثم ذهب إلى أهله يتمطى أولى لك فأولى ثم أولى لك فأولى أيحسب الإنسان
الإنسان أن يترك سدى ألم يك نطفة من مني يمنى ثم كان علقة فخلق فسوى فجعل منه الزوجين الذكر والأنثى أليس ذلك بقادر على أن يحيي الموتى صدق الله العظيم. دەست خۆش یا ڕەبی خۆش جەزای خێرە باتەوە مامۆستا بەڕاستی ئاوازی خوێندنەکەی لەگەڵ معنا و مەدلولی تەفسیری ئاەتەکان زۆر جوان بوو زۆر جوان و بەڕاستی خۆی گەورە پاداشت باتەوە مامۆستا کاکە محەممەد جان باسانم پەیوەندیت لەگەڵ قورئان خوێنەکانی ڕانایە چۆنە بە تایبەتی کاکە پێشەوە و کاکە یوسف و ئەوانانی پەیوەندی ئایان ناسیت بەڵە الحەمدولله لەخوای گەورە بەزیاد بە هەر لە مناڵیەوە لە یوسف هەر هاوڕێ بووین هەر هاوڕێ قورئانیش بووین لە دەرسی قورئان یەکترمان ناسیوە لەگەڵ مامۆستا پێشەوە قادر هەر لە تەمەنی 16 ساڵی و ئەوانەوە هەر چۆن دەڵێ ئاشنای یەک بووین تر لەگەڵ ئەوەکانی تریشە هەر الحەمدولله پەیوەندیمان هەیە و سواز بەخوای پەروەردگار فەزلی ئەم قورئانێ و فەزلی ئەم ئیسلامێ کاک محەممەد با من بیرم نەچێ وازانم لەم نێوەندەیە کەسێک ناوی دیار نیە و زۆری شەکە ینی وازانم هەوڵێکی زۆری داوە لەگەڵ ئێوە و لەگەڵ هاوڕەکانت ئەویش کاک علی بابانە بەڵە وایە بەڵە سوپاسێکن دەستی خۆش بە ئەو کاکەیە زۆر ماندووە ڕاستەخۆری مامۆستا علی بابان یەکێکە لە پیاوە پڕچالاکیەکان و پیاوە جوانەکانی شاری ڕانیە کە جگە لەوەی کە جەنابەت کە باس کرد بۆ کاری خێرخوازیش خی پەروەردگار پاداشی داتەوە دەستێکی باڵای هەیە لە دەبارەکەدا خی گەورە پاداشتی بخێری داتەوە مامۆستا محەممەد دەربارەی دەستپێکردنی قورئان خوێندن و کەی دەستی پێکردووە کێ پاڵپشتی بووە لە ماڵەوە تەشجیعی ئەم قورئان و قراءەت و شێوازی قورئان خوێندن و ینی مەجالیان بۆ فراهم هێناوی تا ئابە و شێوە ینی خەریکی قورئان بیت سواز بە خی پەروەردگار مامۆستا هەر طبعا جگە لە فەزلی خی پەروەردگار و فەزلی ئەم ئیسلامە فەزلی دایک و باوک زۆر ینی بەسەر ئەولادەکەیەوە کە بە شێوەیەکی ڕاست و دروست پەروەردە بکرێت الحەمدولله دایک و باوکی منیش هەر بە هەمان شێوە زۆر ئەرکیان کێشاوە و زۆر هانیان داوم سەرەتا هەر تقریبا لە تەمەنی 5 ساڵی و 6 ساڵیەوە کە هاتوچۆی مزگەوتمان کردووە مامۆستا مەلاخدر کانیتویی خی گەورە پاداشت خێری بداتەوە لەگەڵمان خەریک بووەوە زۆر لەگەڵمان ماندوو بۆەوەی کە فێرمان بکە دواتریش بۆ لایانی تەجوید و ئەوانە ڕاستی ئێمە لە دەڤەری ئێمە تاوەکو 2012 تەجوید و ئەوانە زۆر کەم بوو زۆر دەگمەن بوو ئەو کاتە لای شێخ زاهید دەستمان کرد بە دەرسی تەجوید و مەسەلەی قیراءە و ئەوانە خی پەروەردگار پاداشت خێری داتەوە ئینشاء الله مەڵێ تر الحەمدولله دوایی وردە ینی گەشتان کرد لە مەجالەکەیان شێخ با شتێکیش بیر بێنمەوە بنەماڵیانە ناسم ماشەڵڵا هەموو بنەماڵیان ڕوو لە دینداری و خۆی گەورە پایدار بنەماڵیان هەموو ینی کەسی باش و الحەمدولله دیندار و خۆشی مەسەن بۆن منە هەتا نەک لە کاروانی ئیسلامیشە ینی ماندوون و هەتا ینی لەو پێنەوەیە شەیدیشان هەیە خی گەورە پاداشە یا ڕەبی ئەمڕۆ چۆن بوو هاتی بۆ بەرنامەکە وەڵاهی ڕاستی لە ڕێگەی کاک دانیار و کاک ئاریان خوازای خێریان داتەوە نامەیان نرد تمیش حەزم لێ بوو کە بێم خی پەروەردگار ئاسانی کرد و هاتینە خزمەتان کاک شێخ بن ئەگەر یارمەتیم بی حەزەکەم سەرێ لە شێفەکان بم حەزەکەم ینی لەسەر ئیزنی تۆڵم مادەم حەزەکەی میش پێم خۆش زۆر باشە بەیارمەتی بە شتێکە پێ نازانم ئەوە شتێکەوە هانی ئەوە شتێک حەزەکەم وڵا لەم سەرەتایەوە هەربێن بە شێوەیەکی عملی شتەکە ببینم شێف دیار سەلام عەلەیکوم جارە پێشێکی یەک شتانە پێ بڵم پێغەمبەر صلی الله علیه و سلم حەدیثێکی هەیە فەرمودەیەکی هەیە فەرمێت تەهادو تەحابو
یعنی دیاری ببەخشن چونکە خۆشەویستە بن ینی داری بەکتر بدەن بۆی خۆشەویست بن لە ناو خۆتانەجا من دیارێکی زۆر متەوازەم هەیە من تەمان من پێم بەڵێن مامان نقوڵ حەزی خۆت گوناحبارکەی من یەکسەرشکێنم ناکسەر ناشڵ بەتەشی دابێ بشکێری بەڵام ئەوە سەریکە من بەرنمەیەکم هەیە بەنامەی ئاوادان بێ لەبەر نقبینی زۆر لای مناڵان پێم بڵێن مامە نقوڵ جا تۆ ئەمە بۆ هێن ئەمان بۆ تۆ ئەمەشان بۆ شێفنێ سپاس دەکەین وەرە ئامەمان بۆ باسکە من ئێستا ئەمە تۆ ئەم گۆشت و پەتاتە و سەوزە و هێلکە و ئارد و هەموو تێکەڵ کردووە ئادێ وەرە ئێرەوە بۆ بینەرانی باسکە پەتاتەکەمان کۆڵاندووە باش پەتاتەکە زۆر بە جوانی کۆڵێنی دوای کە پاککرێت ئەخێتە شتێکی ئاهاوە قیمەکە بە کاڵی تێدادرێ پارچێک کەرە شویت و کەروز و معدەنووس وردەکەی بەو شێوازە بێت تۆ دەورد بێ جارشکە واڵێمەوە گۆشتەکە بە قیمەیە بە کاڵ بێ بە کاڵ بێ بەڵێ هەمووی کاڵ بێ تێکرد هەمووی تێکەڵ کە زۆر ئاسایی باش بەس پەتاتەکەی بۆ قڵنیت بەس پەتاتەکە لەگە دوو هێلکەیە هێلکەش بەس بە هەر بە کاڵی ئەکریتن بەڵێ باش دوێرکەکەشی تێکی وە لەگەڵ ئۆریگانۆ کاری ڕۆزماری بەس بەکەیە وە لەگەڵ دیڤەری سپیە پاپریکایشی تێکی لەگەڵا ئەتوانیت چاوەشی تێکی بۆی ڕەنگی جوانتر بێ من تێشم کردو بەس تۆزێکەکەم تێکردەوە جوان جوان شێلی زۆر جوانی شێلی بەڵام بە ئاردەوەی شێلی بەنسبەتی ئاردە لە ئاردی باڕێکە من حەزم لە ئاردی جۆ بەکاربێ ئاردی جوێ بەزە بەنسبەتی کەمی تێگەی ئاردەوە نسبەی کەمی تێکەی بۆ هەر تۆزی خۆی بگرێت جوانی شێلین جوان شێلا خۆی تۆ نەگرێ و لەسەر تەختەکە بە بەم تیرۆگی پیتزایە ئەی شێری یعنی تۆ ئێستا ئەیکەی بە هەویر ئەمە هەمووی ئەمە بێ بە هەویر ئەجا ئەم هەویرە ئەمە پێوتر پیزای پەتاتە باشە هەموو شتێکی تایە هەر لە خۆیتە تەرمان و هەمووی تایە کامێکی خۆی بەڕاستی جوان پانێکینەوە دوایی بە شێوی سێگۆشە چۆ پیزا بڕی ئەهای بڕە بۆ سوورەکەینەوە گونکێکیت یا هەر نا گونکی ناکەم بە گەورەی گەورەی بڕی یەکجاری بڕم کە بڕێم لە ناو ڕۆناو سوورەکەمەوە دوێکی پێکەم بۆ پێشکەشکردن دوایی ببێنزان چۆن زۆر باش ئادێ وەرە شێف نەریمان گیانی من وەرە بۆ لای من بۆ لای ئەم شۆربای شۆربای نەخۆشەکەیە ئەمە شۆربای نەخۆشەکەیە ئەمەی ساڵانی زوو وەرە ئێرە دوای ئەساڵێن ڕووناکیەکەی باش نییە ئەبێ ئەمە زوو ئایان کرد زوو کەیشە نەخۆشە بیان قورگی هێشا بەڕاستی ئەم شۆربای نعنایان بۆ کرد بریتە لە برنج بەبۆ ناشکێ بەبۆ ناشێ نانە بەبۆ ناشێ ئەمە برنجە جوان برنجە کاکوڵە اینجا دۆشاوەکەی بۆ خچین لەگەڵ ڕۆنا اینجا نعنایتیەکەیت بەو شێوازە دەرەچێت ئەوە بێ زۆر خەزبێتەوە ئەبێ ئەوە خەز بێتەوە بەڵێ ئەبێت هەر لێستا و پێگەیوە بەڵێ بەڵێ پێگەی ئێستا زۆر شتێکی زۆر جوان ئەمە لە باتی سوادشی بەڵێ لە باتی سوباتی سوپ بەڵێ ئەی بۆ نەچینەوە بۆ لای باڵەکە چینەوە لای باڵەکە ئەو باڵە مسیبەتی ناوەتەوە کاکە وەزبێکمان لە ناو فرنەکەی وەزبێک زۆر باش وەکو جارەکەی ترمان لێمەکە بڵێ نانە ئەو لێساوە کردومەتە ناو فرنەکەەوە دەری حەزر بێدا باشە بۆ وەزبەی دووەم ئەمەش بۆ وەزبەی باڵ بخۆی خۆش نییە بەڵێ بەس چۆن خۆشیکەین باڵ ئەبە بەستایی لێ خۆشیکە بە شێوازی خۆشیکەی کە بۆن سار نەیە بەڕاستی ڕاستە ئێمە چیەکەین ئێستا بۆنم ئەم باڵا هێنین سەرەتا کە باڵەکەمان هێنا جوان کەرت و پارچەیەکەن ئەوهی ئەیبڕین چیەکەن خوێولی مۆ ئەهێنین ئێمە خوێولی لەنەوە خوێولی مۆ دانێن لەنەوە ئەوەکە تا 5 دقەیەک یا مەسەن ئەتوانی سرکەی سێو مەسەن سرکەی سێو بەکاربێنین لەگەڵێ دو 5 دقە کە 5 دقە دو 5 دقە دەرکرد جوان شیەکەیتەوە ئەمە کە وشکە کردەوە هێنیت پێکاتەکانی مەستم گیراوەکەی ئەمە خەڵتەکەی مەسەن خەڵتەکەی دۆشامان هەیە ئێمە سەرەتا دۆشامان هەیە دۆشاوی تێکەین هەرابێتەوە سرکەی سێوی تێەکەین هەروە بێتەوە وەریگانۆمان هەیە ڕۆزماریمان هەیە کاریمان هەیە بیبەری سپیمان هەیە لەگەڵ کاریە لەگەڵ سیرە ئەمانی تێکەین زۆر باشە ئەمانی تێکردنی جوان هەڵێشێلین و وتە چۆنە بێداینی ئەوە تقریبان ئێستا ئەمەتوانی حاضر ئەمەتوانی مەسەن ئەکتابمێنێتەوە خۆشترە بێت هەیە شەو دروستێکە بەڵێ بەلایلۆنەکە پێچ تەخلیفێکا بەڵێ ئەنج دوایی ئەیکاتە ناو سەلاجەوە بەیانی ئێبا بۆ سەیرە بەڵێ ئەوە زۆر میم دەرەشەوە کولوقمی لێتەوە من خۆشم هەروای لێکم وەکو لقم بەڵێ وەکو لقمە ئەوە ینی ئەتوێتەوە لە دەمتا باشە باڵ ئەبێت تون بێ ئەبێ ئاسایی بێ ئەبێ زۆر کەس هەیە حەزەکە تون بێت مەسەرەن خەڵتەکەی تون بێ مەسەرەن حەزەکە تون زۆر کەس هەیە حەزەکە عادی بێت ئەمە هەست کە تو شێوازێکی خۆی مەسەرەن بەکارهێنێت
زۆر باشە دەستان خۆش بێ جا تو باس ئەمەشە ناکرد کە پەتاتەکە ئەوش پەتاتەی ئەمە پەتاتەیە کە بە شێوازی ویچیز دروستمان کرد یان شتێکی سەر بەخۆیە ئەمە شتێکی سەر بەخۆی ئەمە لە هینەکەیان نەبوو لە پێکات و شتەکان نەبوو بەس ئەمە حەزم کرد منش نەزانم. بەڵێ ئەمە هەڕوونکەمەوە ئەمە ویچیزە پەتاتی ئەوە بۆ شێوەی بڕیت خاشی گەورە گەورە. بەڵێ خاشی گەورە گەورە بۆ شێوەیە ئەتوانی بکەیتە فڕنەوە یان ئەتوانی مەسەرەن سووریکەیتەوە ئێمە سوورەکەینەوە لێرە ئەوە هەروەکو باڵەکە ئەمە ناهەوەک باڵەکە مەس بەس ئۆریگانوی پێوەی لەگەڵ پاپریکایە پاپریکا و بەڵێ ئۆریگانو بەڵێ لەگەڵ تۆزی ئاردا زۆر باشە دەستان خۆش بێ ئێوە دوای زەڵاتەکەش زەڵاتەکە ماوە جارێ دەست بە جارێک ئێستا بەردەوام بین بەردەوام لە تەقەکردن زۆر باشە ئەم هینانەش ئەم سێتەشتان مبارەک بێ ماشەڵا زۆر جوانە چاوە جوانەکە پەیوەنج دەستان خۆش بێ ئەی نەبوو تۆ هەنگوتکی ناکەی گوتت هەنگوتکی ناکەی نا ئەوە هەروتم زان خۆی گوتووە خۆت بە تاقیکردنەوە زۆر باشە منەچمەوە بۆ لای کاک فەرموو کاک پەیوەنجان دەستان خۆش بێ چاو نامیشت خۆش کاک شێخجان خۆشەویستمان هەیە کە جەنابی مامۆستا وشیار جەلالە و جەنابیان دەربارەی ئەرکی مامۆسایانی ئاینی لە شەوانی قەدرە و چۆن شەوانی قەدر زیینو بکەینەوە هەرکو ماندووبوونی ئەوان چییە لەم شەوانەیە پێمان خۆشیشەڵا زۆر باشە وەزان مامۆستا وشیار دەلۆیشی پێڵێن لە قەبێکی ئاواشی هەیە مامۆستا وشیار فەرموو السلام عليكم السلام لا راستو شێری خۆشەویست قوربانگیان شوێنی توێ ئەم جارانە چی خلاص باشا باشی مامۆستاگیان باشین الحمد لله مامۆستا بە لە سەرەتایە تۆزێک لەسەر تەمان مۆزوعەکەمان مۆزوعی شەوانی لەیلەتول قەدرە بەڵێ بەڵام حەزەکەم تۆزێ ئەرکی مامۆستاش باسکەین کاک شێخ مامۆستایانیش ئەرکیان قورسە با بزانین ڕاستەکەی ینی مامۆستا بێ پێش هەموو خەڵک بچێت بۆ مزگەوت دوای هەموو کەس بڕاتەوە دەرەوە ئەجا هەوڵدا ڕێخستنێک بکە چووکە خۆ ناکرێ مزگەوت پیری تایە گەنجی تایە مناڵی تایە بێ بەرنامە هەبێم بەرنامەیە دڵی هەمووشان ڕازیکە مامۆستا لە مزگەوتەکەی جەناب تا شەوانی لەیلەتول قەدر چۆن نەڕوە بسم الله الرحمن الرحيم الحمد لله حق حمده والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا وقائدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأمته أجمعين إلى يوم الدين سرتا دەستخۆشی لە جەنابتانەکەم بۆم بەسەرکردنەوەی سپاسانەکەم بۆم بەرنامە جوانە بۆم بەرنامە ناوازە بۆم داهێنانە جوانە ئومێدەکەم انشاءالله داواکەم لەخوا ئومێدەوارم انشاءالله تەمەنتان درێژ بێ بۆ کاری جوانتر و باشتر انشاءالله داواکارم لەخوای گەورە تەعات و عیبادەتی هەموو قبول کات بە ئەندازەی ئەو دڵۆپە بارانەی ئەم شەو بۆمان باری سپاسی خوا ئەکەینە سەر ئەو نیعمەتە جوانە و ئومێدەکەی انشاءالله تەعات و عیبادەتیشمان قبول بێت و گوناه و تاوانەکانمان لەگەڵ ئەو لافاوانەیە بردبێتی انشاءالله بەدڵنیاییەوە باسکردن لە ژیانی مامۆستایانی ئاینی لە خزمەتی کاک شێخە ئەتوانم بڵێم زۆر ئەوە نەبێت چونکە بە حکومەتی جەنابیان لە خزمەتی جەنابی باوکیا بووە و ئەزانە ئەرکی مامۆستایان جیاواز لە خەڵکێکی تر و لە فەرمانبەرێکی تر قورسە لە دوو بوعدەوە توانین بڵێن کاروباری مامۆستایان قورسە یەکەم لە ڕووی ئەرکی دنیاییەوە وەکو فەرمانبەرێکی تری ئاسایی نییە و لە ڕووی قیامەتیشەوە قورسایی و مەسئولێتێکی تایبەتری هەیە ئەمە بە تایبەتی مامۆستایانی ئاینی لە مانگی ڕەمەزانە زۆر مەژغوڵ سەرقاڵێکی دەبێت بەدڵنیاییەوە ئێمە ساڵانە بەر لە هاتنی مانگی ڕەمەزان چاوەگێڕین بە مزگەوتە دەستێ گێڕین بە مزگەوتەکە بزانین کە مکوتی لە مکەبەرە و لە جیهاز و لە شوێنی ئافرەتان و لە شوێنی پیاهن و شوێنی دەستنوێژ و هەمووی ئەوانە بەڵێ هەمووی ئەوە بەدڵنیاییەوە لەبەروی لە مانگی ڕەمەزانە میوانێکی زیاد لە پێویست لە ڕۆژانی تر ڕوئەکاتە مزگەوتەکان و خەڵکێکی تریش ڕوئەکاتە مزگەوت لەوانەیە بەڕێبواری بێت قابلیەتی تیمە ساڵانەیە مانگانە ئەم ئیشانە بکرێت لە ناو مزگەوتەکانە بەڵام بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە چونکە گەرموگوڕی هەیە الحەمدولیلا
زیاتر مەشغوڵین بە تایبەتی فەرموود شەوەکانی قەدر الحەمدوللا شەوی قەدر لای ئێمە گەرم و گوڕی هەیە هەچەند ئێستا لەمە لە سەرەتاین بەڵام ئەوەی کە من لی تێگەیشتم خەڵک زیاتر لە شەوە تاکەکانە زیندووەکاتەوە و چونکە ئاڕایی زۆر هەیە لەو بارەیەوە و مشتومڕێکی زۆر هەیە لای زانایان کە چەند هەن ئیمامی سیوطی فەرمێ زیاد لە 50 ڕەئی لەسەر شەوەکانی قەدر هەیە ڕەیەکی زۆر هەیە ئێمەش الحەمدوللا وەکو زۆرێک لە مزگەوتەکانی تر شەو نوێژمان هەیە بە جەماعەت لە ساعت 11ەوە دانیشتن زۆرینەی مزگەوتەکان وایە 4 کاتەکەین دوای ئیسراحەتێکی بۆکە نوێژێکی درێژ و خۆش و بە خشوع ئەوە ئینشاءالله خوا قبوڵی کارێمان دواتر تەسکیرەیەک و تارێکی کورد ئەمە لە زۆر لە مزگەوتەکانە هەیە پاشان ئەگەر هەبێ پرسیار و وەڵام هەبێت لە بینی مامۆسا و نوێژ خوێنەکانیان کۆمەڵە گەنج بە تایبەت یاخۆت بابەتی قورآن خوێندن هەنێ مزگەوتێ ختمی قورآنیان هەیە لە بەیانیانە ئەیخەنە شەوەوە هەنێکی تریان هەر لە ئێواران و ئاول بۆ شێوازانە دابەشێت سەڵات و تەسبیحیشی تێدا ئێمە وا حاڵی بوون کە خەڵک بە زۆری خاتە 27ەوە کە بەڕاستی خۆ ئێمە من پێم زوڵمە سەڵات و تەسبیح چونکە شەوی 27 مزگەوتەکان هەمووی جمەیە الحەمدوللا بتوانین هەلەکە بخۆزینەوە بۆ دوو شت یەکەم بۆی کە مامۆسایان بە زۆری لەویایە مامۆسایە وتارێکی بەچێژ و تێر و تەسەل بدابیا بەگوێ خەڵکە و ئامۆژگارێکی باش و بیر خەڵک بێنێتەوە پاشان خەڵکە خۆی بە شخصی ئەم عیبادەتە عیبادەت بکە من وا ئەزانم ئەمە باشتر بێ پاشان شەو نوێژ 4 کاتی ترەکەینەوە و تر دواتر هەیە ئەڕواتەوە هەیە ئەمێنێتەوە ئەنجاوی وەترەکانە خاتە دوا ئەوانە بەگشتی مزگەوتەکان بەم شێوازە دابەشبوون لە مانگی ڕەمەزان بە تایبەتی لە کۆتایی مانگە مامۆستا لە هەندێک مزگەوتە شتێکە بینین ینی دیاردەیەک نازم من ئەو دیاردەیەم بەلاوە جوانە کاکشێخ مەسەلەن بۆ منە گەنجێکی جوان هەیە دەنگێکی خۆشی هەیە دەنگێکی نەرمەیە قورآانێکی جوانە خوێنێ جاری وای مامۆستاکە ئەی خاتە پێشەوە بەوەی هەم گەنجەکە تەشجیع بێ و هەم ینی ئەوانەی کە لەوێژ نوێژەکەن بەوەی وەکو مامەساوەتی نوێژێکی خشوع ینی نوێژێک کە ئەندازەیەگانی ڕۆحیان ئاو بە هەیە ئەوە شکا ینی مامۆستا بەڕێی تۆ ئەمەش شتێکی باش نییە ئەمە داهێنانێکی جوانەوە ئەرچم کردی لە وەکو لە فەرمودە شات و ئینسانەوە کە دەنگی خۆش بێ ئەوە قورآن بۆ شێوازە بخوێندێت ئەوە معلومە و منیش لەگەڵ ئەوەیان بێگومان کە هەموو مزگەوتێک کۆمەڵە گەنجی تیا گەر بکرێ هەری مزگەوتەکەی خۆت بێ هەم داهێنان هەمی ئەترافێکە بۆ گەنجە هەم بۆ کاتێکیش کە مامۆسا غایی بێ لە میحرابەکانە بێ ئەم گەنجە ئەتوانێیان کە بوونی مامۆساکە لە دواوە لە دوای ئەم گەنجە خۆی بۆ خۆی ئەمە ئەترافێکی گەورەیە واکە کە پیر و بە ساڵاتچوەکان یان گەنجەکان هەر کەسێکی تر ئەوانیش ئەقتیدا بەم مامۆسایەوە بکەن بەم گەنجەوە بکەن ئەمە شتێکی زۆر باشە و ئەنجا هەم هاوکاریکی باشە بۆ مامۆسا هەموو مامۆسایان هیلاک بوون و ئێسش ئەم ساڵی بە تایبەتی چێتە وەرزۆ زۆری تووشی ئەم پەتا و گەرما و سەرمایە بووە وازانام کارێکی زۆر باش بێ و اینجا ئەو دەنگخۆشانەش بێنە پێشەوە بە خەڵک بیان ناسی و خەڵکی گەنج و مزگەوتەکە بزان کە مزگەوتەکەی ئەمەش گەنجی وامان هەیە الحەمدوللا کە خوێنەوارە و کە قورآانێکی باش شارەزای لەخوای گەورە بە زیابێستا گەنجەکانمان بە زۆری نیان شارەزایەکی باشیان لە قورآانە هەیە لە علومەکانی قورآانە هەیە لە علومە شەرعەکانە هەیە ئەمانە گوناحە بیان هێڵینەوە قەتیسیان کەین لە دوا و يعني وابزاني أمي حراب من برتنها هرملكي ما مصا راسه ما مصا لا بوعدك ترى منتسبي وزارتك بلام ملكي أو جنبتنها أما والي حالي نبين بلى ما وصل إما شيء بكين يعني للشوكات قدرها يعني قرآن خوانين ذكري خواكين تسبيحاتكين بو يسأجر بهنديك لمالان بلين أفرتان زور ناتوان بين مسكوت ياخد لبر قرب على غي مسكوتك ماڵەکانیشیان کردەوە بە مزگەوتێک و بەڕاستی شەوەکانی قەدری تیازینەوە کەنەوە ئامۆژگاری جەنابتان یا ڕێنمایی جەنابتان بۆ ئەو خشکە بەڕێزارەیە ئەو خەڵکانی کە لە مزگەوت ئامێننەوە خۆیان بەچیوە سەرقاڵ بکەن ئێمە کاشۆیان بەر لەوە بزانین ئێمە بۆچی دانیشین گرنگە ئێمە بزانین ئێمە لەبەر سێ خاڵی گرنگ دانیشین یەکەم لەبەر ئەوەی لەم شەوانەدا قورئان دابەزیوە شهر رمضان الذي أنزل فيه القرآن هو معلومة وخوای گەورە لە دوای باسکردنی ڕۆژ و باسی دابەزینی قورئانمان بووەکە ئەمە یەکەم لەبەر گەورەی و مەزنی قورئانەکە ئێمە ئەم شەوە خەو لە چاوی خۆمان ئەتۆرێنین و لە ماڵەوە یان لە مزگەوتیان لە هەر شوێنەکە هەبێ
ئەو شەوە زیندوو ڕاگرین ئەمە یەکەم کاڵی دووەم لەبەر اقتیدای پێغەمبەر صلی الله علیه وسلم لەبەر پێغەمبەری خوا لەم شەوانەدا وەکو دایکمان عایشا فەرمێ ئیتر کە دەرشەوی مانگی ڕەمەزان هاو پشتێنی لێ توونگە کرد و ئیتر ئێمە ماڵناڵی کەسوکاری خەبەرە کردەوەی فەرموو شەوێکی لە شەوانێکی پیرۆزای کاتی عیبادەت و پەرسو بەندایەتیە دووەم لەبەر ئەوەی کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه هەر کەسێ شەوەکانی مانگی ڕەمەزان شەوەکانی قەدر زیندوو بکاتەوە خوای گەورە لە گوناهی ئەوڵی ئەو ئینسانە خۆش دەبێت ئەمە بەڕاستی فرسەتی عمرە خوای گەورە لە بیانوە کە لە عەبدەکانی خۆش بێت ئێوێ لێمان خۆش بێت بەڵام ئێمە ڕێگاکەمان هەرێک جار هەیە لێو نەبێ یان لێ غافڵە بین لەبەر خاتری ئەمەیە پاشان ئێمە ئەوانی کە لە ماڵەوە دائەنیشن ئەوانەی کە لە مزگەوتەکانە دانیشن یاخۆ لە قاعە لە هەر شوێنەکایە خوشک و برایان پێویستە کاتەکان سوود لە کاتەکان بچکە بەڕاستی ئەم فرسەتی عمرایتر کۆتاییەت خوا ئەزانێ ئێمە ئەگەینە کۆتایی ڕەمەزانیانە خوا ئەزانێ ئەگەینە ساڵێکی تر یاننا لەبەر ئەوە بتوانانی سوود وەربگرین هەرچەند ئەمساڵ بەهۆی مەکتەب و قوتابخانە ئەوانەوە تۆزێ سیستەمەکە تێک چووە لە خێزانەکان بەهۆی دەوامەوە بەڵام ئەتوانین ئێمە قورئان خوێندن خاڵ یەکەم سەرەکی ترین خاڵمان قورئان خوێندن بێ و تەفەکور بێ و ئەوەی کە ئەزانێ قورئان بخوێنەوەی کە نازانێ گوێی لێ بگرێەوەی کە ئەزانێت تەفسیرەکەی بخوێنێتەوە یعنی هەر ئەمانە بەڕاستی خۆی بۆ خۆی تەفەکور و بیرکردنەوە لەم ئاەتانە ئەمە خۆی گەورەی و زیندووکردنەوەی ئەم شەوەیە ئەمە خاڵێکم خاڵی دووەم شەو نوێش ئەوەی کەوتوانی بە جەماعەت لە مزگەوت تابیکە ئەوە نیعم الله ئەمە نیعمەتێکی گەورەیە بە فەزلی جەماعەتەکە و فەزلی مزگەوتەکە و فەزلی ڕەمەزانەکەی بەرەکەوێ ئەوەی کەوانی توانی لە ماڵەکانە بتوانێت زیندوی کاتەوە ئەمش خۆی بۆ خۆی فەزلێک و گەورەیەکە پاشان بتوانین ئێمە لەم شەوانەیە بڕێک سەدەقات بکەین سەدەقا بەخشین ئەگەر لە بۆ سندۆقی مزگەوتێ بێ یاخۆ بۆ بێنەوەیەک بێ بۆ هەتیوێ بێ بۆ هەر کەسێک بێ لەوانە چونکە باوەڕ فەرمونون ئەگەر بێت و ئێمە ئەم سەدەقەیە و ئەم نوێژە و ئەم قورئان خوێندنە ئەگەر بەر ئەو شەوە بکەوێت کە قورئان باسیەکە لەیلة القەدر خەیر من ئەلف شەهر ئەوە تۆ وەکو وایە 1000 سەدەقە کردبێت وەکو 1000 مانگ تۆ سەدەقە کرد بێت 1000 مانگ تۆ شەو نوێژە کرد بێت هەم ئەو ئەجر پاداشانە مساویە چونکە ئەوەی کە حەدیسەکە کە خوای گەورە باسیەکە ئەو شەوانە فەزائیلیان ئەوەنە گەورەیە بۆچی باسیەکە یعنی عیبادەتی ئەو شەوە وایە ناخودی شەوەکە هەروەکو شەوەکانی تر وایە بەڵام عیبادەت و پەرسو بەندایەتیەکان لەویایە ئەو جێی خۆی کردوێتەوە تێدا مامۆستا چەندێک گرنگە لەو شەوەیە بەئەدەب بین بەئەدەب کاکشێخ بەئەدەب بین دەزانی بە چ مانایە بۆ مانای مەلایکە دێتە خوارەوە باشە تۆ لەگەڵ مەلایکەت هەمە ماڵاکی مەلایکە دێتە مزگەوتت مەلایکە لە تەنیشت دانیشتووە جبریل جارێکێتە خوارەوە بۆ سەرزەوی چەندێک گرنگە ینی ئیحساسی ئەوە بکەین کە ئیحساسی ئەوە بکەین کە زۆر بە ئەدەب بین چ لە لەحزەی قورئان خوێندنە کەوا بزانین کە مەلایکە لە تەنیشتمانەوە ڕەنگە لەگەڵمان بخوێنن بە ئەدەب بین لەوەی کە خوای پەروەردگار خۆشی ینی ڕاستەخۆ ئاگای لەو شەوانەیە و هەروەها ئیحساس بەوە بکەین کە ڕاستەخۆ ئاگای لێمانە چەندێک ئەو ئەدەبە گرنگە بۆ ئێمە لەو شەوەیە ئاوا بە ئەدەب بین ماوەسای عەزیز هەند یەکێک لە ماناکانی قەدر کە عولەمایان فەرمویانە وشەی قەدر و بۆچی نەو شەوە ناوی لێنداوە ئەو قسەی جەنابتە فەرموون ئەو شەوە مەلایکە ئەوەنە ئەبەزێ سەر کوچە و کۆڵان و ماڵ و سەربان و دار و بە هەموو یەکدێتەوە بۆیە لێنرا تەتەنەزەل دابەزیوە ئەفەرموون لەبەر ئەمە ناونراوە قەدر شەوێکی بەڕێزە شەوێکی پیرۆز و مبارەکە زۆر گرنگە ئێمە ینی لەو شەوانەیە بتوانین وەکو جەنابەت فەرمووی بە ئەدەبێکی جوانەوە بە وقارێکی جوانەوە لە خزمەتی قورئان بین لە خزمەتی مزگەوت بین یعنی دوورکەوینەوە لە کۆمەڵی شت یعنی من سەیرم لێ کەسی وایە لە مزگەوت دانیشتووە مۆبایلی بەدەستەوە یاری ئەکات سێری فەیسبووکەکە یان ئەم خۆی بە شتێکی ترۆ خەریکەکە کە بەڕاستی ئەمە لەوانەیە لایەک نەبێ بەو شەوە بەو مەقام و مەکانە ئەبێ ئینسان وریابێ پاشان ئەم شەوە فەزڵ و گەورەیەکەی لەوەیە کە ئەم هەموو مەلایکەتەی خوای پەروەردگار داوەزیون یەکی تر لەوانە کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام هەموو شەوێک لە سەیەکی شەو لە کۆتایی شەوە خوای پەروەردگار دابەزێتە ئاسمانەکانی دنیا داوا ئەکات لە عەبدەکانی کێ پێویستی بە منە کێ داوایەکی هەیە کێ دوعایەکی هەیە تاوەکو لێ قبوڵ کەم و تاوەکو ئاراستەی منی بکە ئەین بەڕاستی کاتەکە ئەوەنە پیرۆزە والمستەغفرینە بالئەسحار یعنی لەو کاتانە ئینسان هەوڵ بە زۆر داوای لێبوردن و داوای لێ خۆشبوون لە حوزوری پەروەردگارە بکە بەڕاستی ئەمە ینی ئیتر ئێمە لە غەیری ئەمە ئینسان بێ بۆچی دابنیشێت حول بدأ أو فرمايشتي في عمر صلى الله عليه وسلم غفر له ما تقدم من ذنبه
ئەوە لە گوناهی ئەوڵی خۆش بە هەوڵ بن ئەوە بەدەست بێنین بە دوعا و بە پارانەوە بە قورآن خوێندون و بۆ ئەدەب و وقارەی کە جەنابەت فەرمووت یعنی بۆ هەموو حضوری ئەو مەلایکەتەکە لەسەر زەویە دابەزیون. مۆسە شێر طبعا شەوانی قەدر لە خزمەت قورئانە بوون هەتا زانە پێشینەکانمان خەڵکە ساڵح دیندارەکەی کۆنی خۆمان وڵاتی خۆمان ینی نەوعێکەوەی کە کاک پەیوەند باسی کرد نەوعێک لە قودسیەت و ئەدەب پارێزی زۆر زیاتر لە پێشینەکانمانە هەبوو تا بە ئەندازێکی زۆر تا ئەم جیلەی خۆمان تازە ینی هەستەکەیت ئەوانەی کە قەدیم باسی قورئانەکرایە باسی پێغەمبەرەکرا صلی الله عليه وسلم کەس نەبوو سڵاوات عەلەیه ینی یا ڕێزێکی زۆر لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بگیرا لە خواناسانە گیرا لە عولەما و زانایانە گیرا چۆن ئەو ئەدەبە جارێکتر بگەڕینەوە بۆ گەنجەکانمان ینی چەند پێویستمان پێیەتی بەڕاستی کە گەنجان چۆن فێری قورئانەکرێنەوە فێری ئادابی ئیسلامی بکرێن بەر بۆ ئیزافە بەرزی ئیسلامی بەڵێ ببوورە کاک شێخ ئێمە لە دەیە هەشتاکان کە سەر لە نوێ ینی پەروەردەکراینەوە مامۆستا بەڕێزەکانمان مامۆستا و شێر ئێمە هەموو هەفتێکە بەڵێن دوو جار وانەمان هەبوو ینی مامۆساکەمان قورئانی گر بەدەستەوە بووە ئەمە هەمووان هەستی لە ڕاست ینی لەگەڵ ڕێز و حرمەتمان ئێستا قورئانە خوێنێ قاج ڕاکێشە کەسەکە ینی خۆ چوزانم ڕەنگە دروست بێ بەمانایەک لەمانەکان بەڵام ئەمە لەو ئەدەبەت ینی دوورمانە خاتەوەی کە کاکچێک وتی تەنانەت مامۆسایەکی بەڕێز لەو ماوەی پێشووە باسی ئەویان کرد وتیان مامۆستاهینمان بۆ بکە هەر وەکو بابەتێکی جەڕمەوە وتیان قەسر و جەمعمان بۆ بکە مامۆستا وتی کاتی بارانە بەڵێ وتی نایکەم لەبەر ئەوەی ئوستازەکەی من وای فێر نەکردوم قەسر و جەمع لەم کاتانە بکەم ینی ئوستازەکەی یانی مامۆستاکەی وەفاتیشی کردووە هێشتا ینی ڕێزی لە گۆڕەکە ڕێزی ئەوەندە هەیە کە ینی شتێک کە ئەو فێری نەکردووە نیکە قسەکەمان لەسەر ئەوەیە کە مامۆستا ئەدەب و ئەو وقارێکە جەنابشت باس کرد زۆر گرنگە بۆەوەی کە ئینسانی مسلمان بە تایبەتی لە حزوری خوای پەروەردگار لە حزوری بێحرابی پێغەمبەر صلی الله علیه وسلم و لە حزوری قورئانی پیرۆز ئەو هینا و مەرحەمەتە بنوێنێ ئەو ئەدەبە بنوێنێ ڕاستەکی ئێمە فەرمایشتێکی خۆشەویستمانەیە صلی الله علیه وسلم فەرمێ باوک و باوک هیچ دیارێکی نەداوە بە مناڵەکەی باشتر بێ لە ئەخلاقی جوان لە فێرکردنی ئەدەب هیچ دیارەیەک بۆ لەو بە نرختر نییە کە تۆ ئەم مناڵە فێری ئەدەب بکەیت یعنی ئەمە گەورەترین دیارە گەڕانەوە بۆ پەروەردەیەکی جوان لە ئوسرە خێزانەکانمان گەورەترین فێربوویانی لە هەموو شتێک لە هەموو دەرس و مەوعیزە و وتار و لە هەموو شتێک باشترە ئەبێ جارێکتر ئێمە بگەڕێنەوە بۆ خێزانەکان چۆن ئەم دەرسەدا ئەدێن بە مناڵەکانمان چۆن فێریەکەین کە ئەمە قورئان و پیرۆزیەکی خۆی هەیە کو جەنابتان فەرمودان جاران گەر لە ماڵ لە سوچێکی ماڵەکەیە لە پەڕۆیەکە دانرا بوو لەسەرەوەی ماڵەکە بوو کە خەڵکە هاتەچیان ئەگەر نەیتوانێ هەستێلانی کەم دەستێکرد بەسەر سەریەوە ئەوە نە حورمەتی ئەگر لە قورئان ئێستا کۆمەڵێک شت هەیە ینی کۆمەڵێک ئاڕا و کۆمەڵە قسە و باس و ئەوانە کاتوتە ناو سۆشیال میدیا و ناو گەنجەکان و ئەم بابەتانەوە ئەمە وای لێ کرد و ئەتوانم بڵێم ڕێز و حورمەتی ئەم شتانە لە قورئانەوە بیگرە کەم بۆتەوە یاخۆی هەر بە شتێکی ئاسایی سێریەکە یاخۆی وەکو جەنابەت فەرموود بە ڕاکشانەوە بە قازڕاکێشان یاخۆی هەر لە مۆبایلەکەیە باوەڕ فەرموو ناڵێن ئێمە مۆبایل لە قورئان خوێندن تێدا ئەجری نییە بەڵام ئەو ئەجرێک کە لە موسحەفەکەیە هەیە لەویان نییە کە عولەما ئەفەرموون ئەبێ بێ دەستنوێژ ناتوانانی دەستکاری قورئان بکەیت قورئان هەڵگری بەڵام لە مۆبایلەکەی ئەتیادی کەواتە ئەجرەکەشیە جیاوازی هەیە ئەم ئەدەبە کاک پەیوەند خۆی بۆ خۆی مەدرسەیە ینی فێر دەکات ینی کاتی خۆی زاناکان هەتا لە تربیشە سە ناڵێت تربیە و تعلیم ینی ئێمە ئەدەب خۆی بۆ خۆی فێربوونە هەم دابەزینی مەرحەمەتی خوایە سۆز و مەهرەبانی خۆی گەورەیە ئەگەر دینداریەک زۆر ئەدەبی لەگەڵانە بێت زۆر کەم ئینسان فێریشتە بێتیایە و زۆر کەمیش بەرگەیەگرێت زۆر ڕاستە لە حەدیثێکی ترا پێغەمبەری خوا عەلەیهی سەلام باسی تازە باسەکە بوو باسی ڕۆژ ئەویش هەر زەڕورە ئەفەرمێ ئینسان ئێوە ناتوانن بە پارە و مڵک و سەرۆت و سامان بنە خۆشەویستی خەڵک بەڵام توان بە ئەخلاقی جوان ببنە خۆشەویستی خەڵک صدق رسول الله يعني زۆر مهمە ئینسان بتوانێت بە تەواضوعی بە ڕازگۆیی بە ئەمانەت پارێزی بە دەم پاکی بە دەست پاکی بە ڕووخۆشی بە قسەی خۆش بە وشەی جوان یعنی ئەبەمانە ئینسان دەتوانێت هەر لە بینی باوکو ئەولادە
دەبێنی دوو دراسیە بینی ژن و پیاوە هەنی بەڕاستی ئەمەوە ئەکاکەوە ئەم ڕەوشتە بگەڕێتەوە بەڵام جارێکی دەسەر لە نوێ ینی من هەموو جارێک گوتومە باسی ئەرکی مامۆستاژان باوەڕکە ئێمە بە خوتبە خەڵک فێری دین نابێ خەڵک دانەنیشێ لە خزمەتی مامۆسایە باوک مناڵەکەی فێر نەکە دایک مناڵەکەی فێر نەکە لە حزوری دەرس و دەوران نەبێ فێری هەموو دین نابێ من لە ساڵەکە هەمووی خەرەسەرێک 5 ساعت بەدەستەوە نییە خەتی بۆن منە تۆ لەکوێ ئەم هەموو دینە فێر خەڵکەکەی لەکوێ ئەم هەموو دین و بەرنامە و ئەخلاق و ڕەوشت و فیق و عیبادەت و عەقیدە چۆن توانی فێری خەڵکەکەیت ناتوانانی کەواتە بەسەر لە نوێ بگەڕێنەوە بە خێزانەکان بۆ ئوسرەکان لێەوە جارێکی تر بتوانین سەر لە نوێ دینداری ئەخلاق ڕەوشتی جوان ئەدەبی جوان بەرامبەر بە قورئان بەرامبەر بە خەڵک بەرامبەر بەخوا بەرامبەر بە هەموو شتەکان دروستکەینەوە جارێکی تر بەمەسا سەبارەت بە هەر بە شەوانی قەدر بۆ بچینەوە سەر بابەتەکە طبعا هەموو گەڕێکێک چەند مزگەوتێکی تیاکە شێخ هەیە مەسەرم بۆن منە مزگەوتێکی لێ نزیکە بەڵام ماشەڵڵا ڕۆحێکی بێهەدادانی ینی لە مزگەوتەکە ستار ناگرێ مەسەرم بۆن منە بە شێوەیەکی ڕێک و پێک ئارام عیبادەت بکە گوێ لە مامۆستا بگرا خۆی قورئان بخوێنە یان نوێژ بکە بەڵکو مزگەوتەوە مزگەوتێکە باوەڕێکی جاری وایە هەر دوو ڕکاتی لە مزگەوتێکە هەنی مامۆستا ئەی ئەم دیاردەیە دیاردێکی شتێکی باشی نازانم من وەکو خۆم چونکە بەڕاستی تۆ ئەو فەزائیلە لانێ دەست نەقسی فەزائیلیشت بیت ینی فەزائیلەکە لە کیس بچێ تۆ لێرە ئۆڕۆیتە ئەوێ لانێ شتێکی تر بۆ دروست بێ لانێ بە شتێکی ترۆ مەژغوڵ بی بەڵام تۆ کە دانیشتی ئەنجا ئێمە حتا شتێکیشمان لانێ یان لێ بڵێن باش لێ حاڵی نەبوونیان تێکمانداوە ئەوش مەسائیلی لە نوێژ لە شریعەتی ئیسلامە کە ئەوترێ شەو ئیتر مەغریب داهات شەو حتا سلام هي حتى مطلع الفجر يعني براستي تا أو كاته أما قدري بيوتري بەڵام ئێمە بە زۆری عمومەن لە سەعات 11 نیەوە ئیترە چینە مزگەوتەکان دانیشیان لە ماڵەوە بەڵام تو وەرە ئەوی کاتی کە لە ماڵەوەشی ئەو مەسافێ تاش هەر قەدرە هەر نیەتی ئەوەی لێبێنە هەر لەگەڵ یا ئیعتیکاف بکە بە نیەتی ئیعتیکافت هەبێ شەوەکە عیبادەتی تیا بکە گوێ لە شت بگرە گوێ لەشتی باش بگرە سێشتی باش بکە ینی بەخۆی هەرچێتە ئەو با بقاڵبەوە بەڵام تۆ جەنابەت فەرمووی مزگەوتا و مزگەوت و لێرە بۆ یان لە مزگەوتان لەم سوز بۆ ئەو سوزیان کۆمەڵ خۆی بەڵێ دوو قسە و سەرگوزەشتە ئەمانە نەقسی شەڕەکە حتى ماوسا من پێرێ بوو وەزان فەرمودێکی ماوسم باس کرد کە فەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم شەوانی قەدر یەک دوو دنگ خورمای خواردووە نان خواردنەکەی خسۆتە پارشێ و لەبەرەوەی قەدرەکەی لەدەست دەرنەش ینی ئەوەی بە زۆر زانیوە ئەو مدەتە خەریکی خواردن بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەرەوە بە دوو سێ دنگ خورما ئیکتیفای کردو و پارشێ و نانی خواردووە لە حەدیث وارد بووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە زۆری دەشەوەکەی زیندوو کردوتەوە لە ئیعتیکافی کردووە لە ناو مزگەوتا و خەڵوە کردووە عیبادەتی کردووە پەرستی کردووە حەدیثەکە لە دوایە فەرمی ئەو ساڵی کە وفاتی کرد 20 شەو بەس ئەتیکافی کردووە و ماوەتەوە و تر خواردنیان بۆ بردووە یان بۆیان نەبردووە یانەوە فەرمووی کۆڕاخۆتەنات چەندەکە خورمایەکی خواردووە یعنی بۆ خۆیان یەکلا کردو چکە علەما و زانایان فەرمیانە ڕەزا ڕەحمەتی خۆیان لێبێ 10 شەومان هەیە لە ساڵاکە پیرۆزە تەنها ئەم 10 شەوەیە لە ڕۆژە 10 ڕۆژمان هەیە پیرۆزە دەی الحجێ تاو ئیتر ئەمە فەزائیلەکە لێرەیە یعنی ئینسان بتوانێت ئەمە لە دەستی خۆی نەدا یعنی لە ماڵەوە بێ یان حتا لە فەرمانگەیەکە بۆن منە برایەک لەوانەیە یان خوشکێک لە نەخۆشخانەیەک بێت برایەک لە نەخۆشخانە خەفەر بێ ئەتوانێ بەردەوام بە زیکری خوای پەروەردگار یعنی نیەتی ئەوەی لێبێنێ باوەڕ فەرموو ئەو ئەجروپاداشێ بەرەکەوێت مامۆستا پشوێک با و کاکە محەممەدیش چەند ئاەتێکمان لە قورئانی پیرۆز بە بخوێنێ کاکە محەممەد فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم وما أرسلناك إلا مبشرا ونذيرا قل ما أسألكم عليه من أجر إلا من شاء أن يتخذ إلى ربه سبيلا
وتوكل على الحي الذي لا يموت وسبح بحمده وكفى به بذنوب عباده خبيرا الذي خلق السماوات والأرض وما بينهما في 6 أيام ثم استوى على العرش الرحمن فاسأل به خبيرا وإذا قيل لهم اسجدوا للرحمن قالوا وما الرحمن أنسجد لما تأمرنا وزادهم نفورا تبارك الذي جعل في السماء بروجا وجعل فيها سراجا وقمرا منيرا وهو الذي جعل الليل والنهار خلفة لمن أراد أن يذكر أو أراد شكورا وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما والذين يبيتون لربهم سجدا وقياما والذين يقولون ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غراما إنها ساءت مستقرا ومقاما والذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما صدق الله العظيم. خوش زبط إن شاء الله بس كان خوش بيأخذ ما مصا يسالم مزگەوتەکان زۆر گرنگی بە عیبادەتی فەردی نادرێ واتە ینی مزگەوتی وایە ماشەڵڵا ئەوەنە بەرنامەی چڕوپڕی دەستە جەمعی هەیە ئیتر لەبەر ئەوەیە بۆی کۆنتترۆلی مزگەوتەکە بکرێ و ئەو قەرەباڵغی مەسەلەن بە جۆرە لە جۆرەکان ئەوەی کە لە سیرەیە هاتووە ئێمە بینیم پێغەمبەر صلی الله علیه و سلم ینی جابۆتەوە ینی خۆی جا کردوتەوە خۆی دابڕیوە و عیبادەتی فەردی کردو کاک شێخ بەڵام ئایا ئەمە تا چەند ئەمەش لاکردنەوە لێ و ڕێگەدان بەوەی کە فرسەتێکیش هەبێ بۆ ئەوانەی کە دەچنە مزگەوتەکان ینی عیبادەتی تەناب بکەن چ نوێژە چ قورئان خوێندنە چ دوعاکردنە بە شێوەیەکی گشتی سەر لە زۆر مزگەوتە سەر لە مزگەوتیان بۆ نمونە ساڵایان ڕابردووش کە شەو نوێژمان نەکرد زۆر کەس بەشداری لەگەڵ ناکردین بەتەنیا قورئانی خوێندیان دوعای کردوانە یعنی نەشمان کردوتە ئیجباری بڵێن هەرە بێ هەمووی بێکەوە بێ بە مایکەکە و خەڵک حتا واشمان نەکردووە کە خەڵک ئیسعاج بێ بە مایکرۆفۆن و سەوتەکە بە شێوازێکی هادی قورئان بخوێندرێتەوە ڕاستی خۆی حقیقەت ئەتیکاف لە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕنگدانەوەی زۆر هەبووە یعنی لە ڕەمەزان و لە غەیرە ڕەمەزانە سنەتە ئینسان کەوا ئەتیکاف بکات بە تایبەتی لە دەشەوە بە تاقیتەنیا خۆی لە سوچێکی مزگەوتە یان لە مزگەوتە بە تایبەتی کات و هەتا هەنێکە فەرمون لە غەیری مزگەوتی شەهر ئەکرێ بەڵام جمهور ئەوەیە فەرمون لە ناو مزگەوتە شوێنێکی تایبەت کردووە بە خۆیەوە عیبادەتی شخصی کردووە حتا من لەگەڵ ئەوەیە وەکو خۆمە ڕێی خۆم زۆر جار ئەڵێن لە دوعای قونوت و ئەوانەیە بۆ درێژەی پێ نادێت و ئەم بابەتانە ئەڵێم ئەسڵی سونەتەکە بەم شێوازەیە ئەسڵ وایە تۆ خەڵک خۆت بۆ خۆت دوعا بکەیت تۆ خۆت ئەناسیت من خۆم ئەناسم ئەزام چ دوعای لە حوزوری خوایەکەم يعني براستي أمانة مش تكت قورخ نكين تابع يعني إلان فيري مناجات ببي خلص فيري أو ببي كلا حضوري بالورجارة شون تو چه پارانا وياك كي چه دعاء كي
چ پێویستیەکەت هەیە چ احتیاجیەکەت هەیە لە حضوری پەروەردگارت کە خۆی کە فەرمیێت حەدیثەکەمان هێنایەوە لە سەیەکی شەوایەتە خوارەوە و داوا ئەکات چێ ئەوێت چێ پێویستی بە منە چێ داوا لە من ئەکات چێ شتێکی ئەوێ بۆی جێبەجێ بکەم یعنی باشتر وایە ئینسان خۆی بۆ خۆی عیبادەتی شخصی بکات ئەمە سەریم بەڵام ئەوەی کە هەیە هەتا من وتارەکەشم یعنی کردووە بە تەذکیرەیەکی بچووک وەکو خۆم کورد بێ 15 خولەک بێ هەرەوە بیرکردنەوەیەک بێ یاخود فەزائیلی شتێک بێ بۆی کاتەکە بین بە خەڵک بەڵام ئایا تا چەنە ئەمە جێبەجێ ئەکرێت لە ناو خەڵکیشە ئێمە ئامۆژگاریمانەوەی کە عنی خەڵک بێ بەگشتی کێتە مزگەوتەوە خۆ بەشتی ترەوە خەریک نەکاشتی دنیای یان و کوجانابتان فەرموتان لەگەڵ برادێکیاکە دەمێکە یەکتریان نەبینەوە یان باس و خواسێکی دنیا ئەوانە نا ئەگەر لە حضوری قورئان بوو باش ئەگەر نات شەو نوێژ بکات دوعا بکات پاڕێتەوە کاتەکانی زایە نەکات ئەم کاتانە نایەتەوە هەتا ماوەسە زۆر جار گروپ دروستە بێ ینی کۆمەڵ لێرەدان شخصاکە کۆمەڵ ینی دەنگە دروستە بێ ئەوەشی کە بە تەنیا نوێژی عیبادەتی فەردی خۆیەکات ئەوە لەوە لێ تێکەچێت زۆر شتێکی ناشری نەبەڕاستی ینی دیار بۆ بە دیارێکیش کە لە ناو مزگەوتەکانە کۆمەڵێک گەنج کۆمەڵێک مناڵ و کۆمەڵێک ینی من زۆر جار تەفرەکان پێەکەم جیانەکەم و کاکە ینی یان نشمەلایەنەوە کێشەدان چێ مشیان پرسیارێشتێکیانە بێ لەگەڵیانە بۆی کە ئەو شتە دروست نەبێت کە نوێژ لە جەنابی شتێک بە قۆران خوێندنەکە لە تۆ دێک بە دوعاکە ینی باوەڕکەن لەو کاتای ئینسان کە تێکەڵ بوو لەگەڵ دوعا و مناجاتە ئیترە چێتە حاڵەتێکەوە ئیتە تاو لە دنیا داڕنێ کۆتانی لەگەڵ دنیا جیابێتەوە بە هەموو معنایەک ئێمە بێن ئەم حاڵەتانە دروستکەین لە مزگەوتەکانە یعنی من لەگەڵ هەتا لەگەڵ ئەوشانیم بەڕاستی قورآن خوێندن بە مکەبەرە لە ناو مزگەوتا و جار ختمی قورآن و ئەوانە ئەگە بچیتە پەنایەکەوە هەرکەس بۆ خۆی یان بەیەکەوەیەکی لاپەڕێ ئەوە بێ باشتریشە وەک لەوەی کەوا بێ بە سەماعی مزگەوتەکە لەوانەیە ئافرەتی تیا بێ لەوان لە قاتی خوار لە شوێنێکی تر ئەو کێشانە دروست دەبێ کە عیبادەت لە خەڵکی تێگەی کە حەز ناکە بەشداری ئەو خێرە بکە ئەمەژەی بەشتێکی جوان کرد دیاردەیەکەیە بەس کەمە ینی ساڵانی ڕابردوو هەبوو لە هەندێک مزگەوتە دوای نوێژی بەیانی قورئان خراوەتە سەر بۆ تامکەبەری دەرۆژ خەڵک ئاگای لێ بوو ئەمە یا هەتا تامکەبەرەکانی ناوەش ئەگەر گەڕەکەکە ڕەنگە ئەو گەڕەکە هەمووی مناڵی تایە تەلەبی تیا ئەخوێنێ خەڵکتیان مۆزەفە بەیانێکی بۆ دەوام ینی ماوەسە ئەمە چەندێک لەگەڵ ڕۆحی شەریعەتە ئاگونجێت و خەڵک ناڕەحەت بکەیت بە وەڵامی پرسیارەکە لەلای مامۆستاوە بخێنە دوای ئەو ناوەڕە ئینشاڵڵا ناوەڕێکی کورد وەرەگرین و خۆشەویستان لەگەڵ ئێوە خۆشەویست و جەنابی مامۆستا و مامۆستا محەممەدا بەردەوام ببین. بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام نوێژ ئەو ئەرکە ئاینیەی کە بنەما و کۆڵەکەی دینەکەمانە هەمومان لە ڕەمەزاناندا بە خوشوع و تامەزرۆی زیاترەوە هەس بە تام و چێژ و ڕەحمەتەکەی دەکەین بە هیوای ئەوەی دوای ڕەمەزانیش و بێ پچڕان و بە ئیستیقامەوە بەردەوام بین لەسەری و ڕەمەزان بکەینە مانگی عادەتکردن بەم ئەرکە پڕڕەحمەتەوە. شیری ئاڵتونسا ڕەمەزانتان لێ پیرۆز دەکات. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە بینینی شوێنە پیرۆزەکانی ئیسلام چێژی تایبەتی خۆی هەیە. پێشانگاکەمان کار ئاسانە بۆ حاجی و عومرەکارانی بەڕێز بۆ ئەوەی سەفەرەکەیان تایبەتتر و تەنها بیر لە بەجێهێنانی فەریزەکانیان بکەنەوە. ئەویش بە دابینکردنی هەموو جۆرە پێداویستیەکانی حەج و عومرە بە نرخی جملە و باشترین جۆرەکانی کە تەسبیح بە هەموو شێوەکان و سیواک و بەرماڵ و هەموو جۆرە بۆنێکی گەورە و بچووک و کڵاو و ئاوی زەمزەم بە چەند شێوازێک لەگەڵ ئەوانەشدا باشترین جۆری قەڵەمی قورئان خوێنمان لا دەست دەکەوێت. لای ئێمە هەموو بابەتێک تایبەت بە دیاری بۆ خۆشەویستانت بەردەستە. ناونیشان سلێمانی حەوزە وشکەکە بازاڕی مراد تەنیشت دوکانی حاجی عارفی عەتەر یاخود گەڕەکی ئازادی جادەی سیەکە نزیک مزگەوتی هەنجیرەکە. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە. کۆمپانیای کاروانی مەدینە
کۆمپانیای کاروانی مەدینە گەشتەکانی ئەمڕۆی دەست پێ دەکات بۆ هەردوو شاری مەدینەی درەوشاوە و مەککەی پیرۆز بە باشترین خزمەتگوزاری و نرخی گونجاو بە سەرپەرشتی مامۆستا کەمال غەفار و بەڕێبەرایەتی مامۆستایانی ئاینی شارەزا و دڵسۆز. کۆمپانیای کاروانی مەدینە بۆ حەج و عومرە. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر نەخۆشخانەی بەخشین. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن. خۆمان تێکەڵەکەمان حاضر کردو و پێویست ناکا بیست هاوکێشەی چا تێکەڵکردن تاقی بکەیتەوە. خۆی لەوە باشتر دەشوەکاتێ و هەر شوێنێک لێی بنی خۆش دەرەچێت. چای مؤمین تام و بۆن ئایدی ئێمەیە. ڕەمەزان لە ڕیکلامە، ڕەمەزان لە ڕاستیە. مناڵی ناسن درەنگە فریان ناکەوی. باش دایگەنی ساڵەسم. کوڕم هەستەوابای نییە. پارشێو ناکەم. بەڵێ بەڕۆژوو. ڕەمەزان وەک ڕکلامەکان بێت یاخود ژیانی ڕاستی با هەوڵدەین زۆرترین تێشوی قیامەتی تیا کۆ بکەینەوە بە جۆرێک چێژی ڕۆحی لێ وەرگرین تا 11 مانگی تر بەشمان بکات. برنجی مەحموود ڕەمەزانتان لێ پیرۆز دەکات. ئۆڤێرا بەهێزترین موبەریدەی پلاستیک، دیزاینێکی نەوتوانەیەکی بێوێنە لە پەڵمانی هەوا، فلتەرێکی ئەستوری ئۆرجینەڵ، کەمترین دەنگی هەیە و دەگرمانە، ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات. دەبڵ واتەر پەمپە، بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت. شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرا شایەنی ماڵی تۆیە. کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە. چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە. بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە. هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە. دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە. هەرچەند لە یەکتر دوور بین دیسان پێک دەگەینەوە، ئێمە بۆ یەکتری پشتین نابێ بیرتان بچێتەوە. وەرە عەزیز نزیک بینەوە دڵمان بۆ یەک بکەینەوە، بە یەکەوە بەهێزترین با دوور نەکەوینەوە. گرفتی ئەوەت نەبێت جلەکانت پیس بوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری هایسنس بیورجێتت هەیە. ئەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرج بکەن. سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێتەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست بێت. دیزاینێکی جوانی هەیە و کواڵیتێکەشی هێچکار بەرزە. لەیەکادا ئەم جلەکانت بۆ شووە و ئەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرچ و لۆچیان تێبکەوێت. ڕووبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆ بێت. ئەمانە و چەندین تایبەتمەندی تر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ماشاءڵڵا ماوەسەگیان بارانێکی خۆش شەبارەی سەمەرحەمەتێکی تەمانەوە دوێنێش دەنگی هات کاک شێخ خۆشەویستانە و دەنگی کێستایەت
چونکە ئەیبیستن وەزانم جاری وا کاریگەری سەوتەکە خراپە یا شتێک بەڵام لەبەرەوەی ئێرە سەرەوەی جەمالۆنە ستۆدیۆکە بەتەچی دەنجی بارانەکەی زۆر خۆشە نازانم بخۆم زۆرم تایبەتە ماسیگان و پرسیارەمان کرد پێش بە ناوبڕە کە ئایا مکەبەری مزگەوت یعنی جاری وا هەیە یان هەندێک جار قورئان خوێندن دوای نوێژی بەیانی بی بە مکەبەرە بەڕاستی ئەم حاڵەتە نەوعێک لە بێتاقەتی و یان وەڕسی یا مناڵ ئەم شتانە دروست دەکات چەند باشە ئێمە بەڕاستی مزگەوتەکانمان بۆ جۆرە بێت کە نەبێتە مایی ناڕەحەتی بۆ گەڕک و بۆ خەڵک جارێ مە بە یەک شتێ بیزانی لە وڵات بەس لە وڵاتی ئێمە مهندسی دەنگمان نییە ڕاست باوەڕ فەرموو لە هەموو عالەما مهندسی دەنگەیە بزان کابرات و تایمی دەنگی بۆ بکاوێ ئەمە هەر کەسێ چۆن فێربووی وەڵامە 10 ساڵە من خەریکێم ئیشەم و 15 ساڵە ینی بەجددی ینی پێویستە مزگەوتەکان کە شوێنەکە زۆرترین خەڵک سەردانیەکە سەردانکەریەیە لە ڕووی ئەدا و لە ڕووی مکەبەرە و لە ڕووی جیازەوە زۆر تۆکمە بێت زۆر پێشکەوتوش بێت من لەم ماوەیە ماوەی پێشوەستە لە مزگەوتی جومعەم کرد باوەڕ فەرموو لە 20 دقەی وتارەکە لە بڕوا ناکەم لە 10 شەی تێگەشت بێتم یان ئێمە خەلە لاوتم کاکە یان مامۆساکە سەوتی خراپبوون من ئەگەر نەخۆشی ئەگەر سەوت خراپە یان خەلەلەکە لە مکەبەرەکەیە کاکە یا ئەمە بەڕاستی ئەمە خەلە لا بێت چارەسەر کرێ مزگەوت نابێ بۆ شێ بۆ عیبارێ بمێنێتەوە ئەمە یەکەم دووەمیشان بۆ پرسیارەکەی جەنابەت فەرمووت من بەکارێکی خراپی ئەزانم ئیزعاجکردنی خەڵک لە شەریعەتی ئیسلامە دروست نییە ئازاردانی دراوسێ حتا من کە دروست نەبێت دراوسەکەم ئازار بم ئەی چۆن دروستە من مزگەوتم هەیە لە مزگەوتەکەی منەوە بە ناڕەحەتی بۆ دراوسەکەم هەر دراوسێ فەرقی چییە نەخۆشی هەیە بەتەمەنی هەیە بە ساڵات چووە لاەن هەر کابرا هەر لە ڕووی دینەوە هەر ئەسڵەن ئیلتیزاماتی دینی نەبێ ئەی بۆچی من کە ناشرینی گەم ئەی بۆچی ئێمە من شتێکی وا بکەم بەڕاستی یعنی ئەمە خۆی بۆ خۆی ئەگەڕێتەوە بۆ بەڕێوەبەری ئەو مزگەوتە ئەو ستافەی کە مزگەوتە بەڕێوەبەر لە مامۆستا و لە نوێژ خوێنەکانەوە ئەبێ ئەوان ئەم پەیامە بگێنن کە ئەمە کارێکی هەڵەیە ئەیکەین ئێمە بۆ خەڵک ئەنی حتا ئەو مزگەوتانی کە نزیکن ئێمە کارێک نەکەین کە دەنگی بانکانیان تێکەڵ بێت یعنی مزگەوت هەیە باوەڕکە لە ناو مزگەوتە حرەما دانیشتویت دەنگی موبەڕیدە و سپلێ دەگەژیە دەنگی مزگەوتەکە گاتە لاو مزگەوتەکەی تۆ سبحان الله مامۆستا هەتا لەسەر ئەو فەرمایشی جەنابەت لە ئەستەمبول مزگەوتی سوڵتان ئەحمەد لەگەڵ مزگەوتی تر کە وەزانم نازم کام مزگەوتە لە تەنیشتیاتی ئەو مزگەوتانی کە نزیکن لە یەکەوە کە بانگەیەن ئەم مؤەزینە ئەوەسێت تا ئەو هینەکە تەواوکە اینجا ئەم دەست پێکە ئەویش کە تەواو اینجا ئەو دەست پێکانی ئەم ئەو تۆزیعاتێکی ئاوا کراوە مامۆستا لەوێ یعنی شتێکی ئاوا هەیە کە ئەوە زۆر بەڕاستی زۆر ناخۆشە ینی بۆ وەسەلەی وتاری جومعە بۆ بانگەکانە می تێکەڵە بێ زۆر جارێ مزگەوتەکەی من بۆ نمونە 10 سانیە 5 سانیە لە دوایە ئەو بانگەیە ئیتر خەڵک ئینی پێەکەوێ ئەو بانگیە ئەوی بۆ ئێمە بانگ نایەوە تێک هەنی کۆشە ئەلکترۆنێت تۆ لە دەسەڵاتی تۆیانە بەمەسا شار ببوورە بابزانانی کۆتا پرسیارمان ئەوە بێ کاکشێخ فەرمووی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە دەشەوی کۆتاییە زۆر جار حتا بەربانگیشی نەکردێتەوە هەڵی گرتۆ بە پارشێو بەڵام هەند دیاردەیەک لە ناو مزگەوتەکانە بینین ئەویش گرنگیدان بە خواردن و شیرینی و نازم ئەوش کاتێکە با و خەڵکی ناو مزگەوتەکە مەشغوڵەکە و بە تایبەتی ئەگەم ئەوانەی کەم گەنج و مناڵ و مەرمنداڵ و ئەوانەی ینی لەحزەیەکە بێ بە دەنگەدەنگێکی زۆر و لەسەر خواردن ئەوانە ئەوان تا چەند شیاوە ئەو گرنگیدان بە خوارد و خواردنەوەی خۆ دەمە دوای ئەڕۆینەوە بە ماڵەوە پارشێوەکەین و نانەخۆین و قوربان شیرینیە خۆین و ئێستا مادام شتەکە لە مۆسیمی ڕەمەزانە خەڵک ڕۆژیشکان تەراویحەکەی لێ دەرچی هەتا ئەچێ بۆ مزگەوت هەردەم ێزوڵێ الحەمدولیلا شتەوە زۆر لەخوا بزانێ میوە خوا چەرەسات و هەموو شتێک هەیە لەخوا بزانێ یعنی ئەگەر شەوگارەکە درێژ بێ زۆر ئاساییە شەوگار درێژ بێ خەڵک تاقێکی تێتەوە شتێکە خوا و شیرینیەک و لە ڕووی علمی شۆ جەنابەت باش دەزانی بۆ تاقە و بۆی باشتر بێ خورمایەکە خوایە هەرشینێت بەڵام ئێستا کە شەوگار کورتە تۆ 11 دوونی و سێ ڕۆیتەوە پێویست ناکە ینی هەم کۆمەڵک مناڵ هەیە کۆمەڵە کەسی لەانی هەر مناڵ نازانێ وازانێ هەر چێژەکە لەو شیرین و خواردن وەرگرتنایەتی هەڵپەکردنە بۆ ئەمە
یعنی ئەمە وای لێکە کە خەڵک زیاتر مناڵ ئەوی لێ خڕبێتەوە ئەمجا لە ڕوویکی تریشەوە بێتە بارگرانی و پیس و پۆخلێر بۆ ناو مزگەوت و ئەوە من لەگەڵ ئەوێمە لە مزگەوتی خۆمان لە ڕەمەزانە ئێواران لە غێری خورما و ئاو کە سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هیچ شتێکی تر دانانێن هەر شتێکیش بێت بە سوپاسەوە لەیان وەرەگرین لە دوای نوێژا دایانین لە دەرەوە هەر کەسی حەزیرێتی بابی خوا بۆچی ئەو فەرشانە پیس بێت دەست خۆش بێ مامۆستا با کاکە محەممەد هەندێک دوعامان بۆ بکاتەوەن انشاءالله تۆ دوێنێ ئاگام لێ بوو وتت خواردنی سەر شەقام پیا بووە بە شێفەکان وتم منافیستان بۆ پیا بووە ئەمڕۆ منافیسی بۆ وفي ذلك فليتنافس المتنافسون بەڵێ فەرموو سەحابەیان حەزم کرد دوو قسە بکەم ڕاستی ئەویش ئەوەیە کە با قورآن تەنها بۆ هین نەخوێنین بۆ پاداش وەرگرتن یعنی ئامانجمان ئەو نەبێت کە قورآن دەخوێنین تەنها ئامانجەکەمان ئەوە بێت کە بە پیتێک مەسەلەن دەچاکە وەردەگرین یان مەسەلەن بە ئاەتێک چەند چاکە وەردەگرین حتا ئێستا مصحف بڵین پەیدا بووە هەر لە لاپەڕەکاندا یعنی چاکانت بۆ هین دەکات بۆ حساب دەکات یعنی ئێمە ئەوەندەی سەرنجمان لەسەر ئەوەیە کە چەند چاکەمان بۆ نووسراوە ئەوەندە بیرمان ناسی بۆ ئامانجە سەرەکیی کە قورآن دابەزیوە کە لیەدەبەڕوو ئاياتی بۆ تەدەبورکردنە ینی تەدەبور مامۆستا لە زمانی عەرەبیدا بە مانای قاموز دێ قاموز واتە چی یعنی نقطەی عمقی ناو دەریایە باشە یعنی تەدەبور لە قورئاندا واتە کۆتا خاڵی عمق لە قورئاندا کە ڕۆچوونە لە قورئانی پیرۆز یعنی حتا پیاوچاکێک دەڵێ من یەک ختم بە 15 ساڵ کردومە بەڵام هیچ ئاەتێک هیچ وشەیەک بەسەرم داتێنە پەڕیوە ئیلا ماناکەیم زانیوە یعنی زۆر گرنگە ئێمە کە قورئان بڵین دەخوێنینەوە ئامانجەکەمان ئەوە نەبێت کە تەنها پاداش وەردەگرین ئەو دوعانەش ڕاستی نزیکترە لە مناجات نەک دوعا ئینشاءالله لە خزمەتانە قد انشغلنا بحبك قد انشغلنا بذكرك عن طلب مسألتنا فيا إلهنا يا إلهنا يا من أنت أعلم بنا من أنفسنا وأعلم بسؤلنا منا اللهم أعطنا سؤلنا اللهم أعطنا سؤلنا اللهم أعطنا سؤلنا وفوق سؤلنا برحمتك يا أرحم الراحمين اللهم اعتق رقابنا من النار اللهم اعتق رقابنا من النار اللهم اعتق رقابنا من النار اللهم يا حي يا قيوم يا حي يا قيوم باعد بيننا وبين نارك كما باعدت بين المشرق والمغرب باعد بيننا وبين نارك كما باعدت بين المشرق والمغرب اللهم يا حي يا قيوم يا حي يا قيوم اجعل بيننا وبين نارك اجعل بيننا وبين نارك أمدا بعيدا أمدا بعيدا اللهم حرمنا على النار حرمنا على النار نعوذ بك اللهم من نار لها 70,000 زمام مع كل زمام 70,000 ملك يجرونها اللهم إنا لا نقوى على النار لا نقوى على النار إلهنا إلهنا ما عصيناك استخفافا بعظمتك ولكن سولت لنا نفوسنا يا رب يا رب
يا رب. اللهم أجرنا من النار، نشكو إليك ضعفنا، نشكو إليك فقرنا، نشكو إليك ذلنا، يا ملك يا عظيم يا قوي يا جبار، يا ربنا يا ربنا يا ربنا. اللهم حرم على النار أن تمس أبشارنا يا رب، يا من زينت جنتك لعبادك الصالحين، يا من فتحت أبوابها الثمانية في هذه الأيام المباركات، نسألك فضلك نسألك فضلك نسألك فضلك. إلهنا جد علينا برحمتك، جد علينا برضوانك، جد علينا بجنتك. اللهم يا حي يا قيوم اجعل الفردوس الأعلى مستقرنا، يا حي يا قيوم. اللهم هذا الدعاء ومنك الإجابة، وهذا جهدنا وعليك التكلان، ولا حول لنا ولا قوة إلا بك. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اخوك ورب هذا الشباب ورزق خير باتو يا ربي واتوفق ان شاء الله. زۆر سپاس بەڕێز مامۆستا وشیار و هەروە مامۆستا محەممەد کە لەم بەشە لە بەرنامەکە لەگەڵمانە بوون. خی گەورە موفقتان خێری وەژبات و دەستان خۆش بێ بەڵە خۆشەویستان ئیفتارێک یاخۆ خوانێک بۆ زانکۆی سلێمانی و بۆ خوێنکارانی زانکۆ ڕێکخراوە پێکەوە دەبینین فەرموو. ئەمەی کە لە پشتەوەی بینن پرۆژەی میوانمان بە کە نەخۆشخانەی بەخشین سەرپەرشتی ئەکات وەکو نەخۆشخانەی بەخشین ئێمە سواز بخوا بە هەوڵ و هیمەتی خێرخوازان و بە کۆمپانیاکەمە تابەتی کۆمپانیای برنجی مەحمود و کۆمپانیای بەرهەمەکانی دۆلفینسی سواز بخۆم بەرهەمە گەیشتووە بە ئامادەکاری کە 24,000 ژەم خواردنە درێت بە بەشە ناخۆیەکانی زانکۆی سلێمانی قلیاسا کەمپی نوێ و هەروەها ئەمڕۆ زانکۆی سلێمانی هێستاوە بە سازکردنی فیسیفاڵێک ئەکەمیسی فیسیفاڵەکە ئەکرێت کۆمەڵە کۆمپانیای سەرپەرشتیم فیسیفاڵێک کردووە نەخۆشخانەی بەخشینیش هاوکار بۆ لە دابینکردنی ژەمە خۆراک بۆ زیاتر لە 7,000 تەلەبە کە ئەمڕۆ لە خزمەتیاندا هابین. ڕۆژەکانی تر هەر لە بەشە ناخۆیەکان بۆ نەسپەی شەو بۆ بەشە ناخۆی کچانە کە 2500 تەلەبەیە ئێمە خۆراکیان بۆ بینە بەشە ناخۆکان و دابەشیەکان بەسەر ژوورەکان نزیک 500 ژوورە و بۆ شەوەکانی تریش بۆ کوڕان واتە شەو ناشەوێک بۆ کچانە شەو ناو بۆ شەوێک بۆ کوڕانە کە ڕێژەی ژوورەکان 1000 ژوورە کوڕان و کچان و بینایەکان نزیکی 9 بینای کوڕان و 9 بینای کچانە کە ئێمە ئینشاڵڵا لە خزمەتاندا هابین. کە خزمەتەکە نزیکی 280 تەلەبەی زانکۆی سلێمانیە کە ئەندامی ناوەندی زانکۆ پەیمانەکانی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە.
خۆشەویستان طبعا ئێمە بەشێکی ترمان هەیە لە بەرنامەکەیە کە پێشوازیە لە دکتۆر دیاری ئەحمەد قەساب کە جنابیان ڕایبەشکاری نەشتەرگەری کۆندامی هەرس و ناوسکبینی و کۆمەڵێک خەسڵەتی تر لە کارکتۆرە هەیە حەزەکەم بادانیشی اینجا باسیەکەین. دکتۆر جان فەرموو. دکتۆر گۆڤاریشی بۆیە ناوێت. سپاس بۆ دیارەکە ناجەنابەت فەرموو با من بە پێوە پرسیارە بکەم دکتۆر فەرموو بەخێر بێ دکتۆر. دکتۆر ئەو بۆچی ئێواران کە ڕۆژۆشکردین و نانەخۆین ئەڵێ یەک چنگ چاو غێنن مائیدەمانەوە پەیوەندی بەوە هەیە کە ئێمە نازانین خواردن بخۆین یاخو شتێکی سروشتیە ئەنجا دانیشم. زۆر سپاس بۆ میوانجارەکەتان خۆی گەورە زاتان باتەوە بەرنامەکەتان الحەمدولله شوێنی خۆی کردوتەوە و سەدای خۆی بەنسبەتەوە فعلا وایە تۆ ماوەی چەند سەعاتێ 14 سەعات چەند سەعات مائیدەیەکی تێ ناچێ مەعادە ئیفرازات کاتی خۆی نەبێ کە هەیەی کە ئیشکەری بە پەلەپەل بەڕاستی ئێمە پەلەمانە جاری وایە لە مزگەوت سەفرەدا خەن خۆرما و حەلەویات و شۆربا و مەجموعەش بەیەکەوە خۆی نابێ وابێ لە ڕاستی وا باشترە لەسەر سونەت بێ 3-4 دەنک خۆرما ڕەتیبیش بێ باشتر لەگە تۆزێ ئاو بخۆیت و ترتاوە بچی نوێژ و سونەت و دوعا و شتەکانمان و لە مزگەوت بگەڕێنەوە بە ئیسراحەت بێن شتەکانێتەوە ئەگەر وا بکەین ئەو قورسێ نابێ بەڵام بەڕاستی گەر سەریعی تێ خۆی هەدەفەکە لە ڕۆژوە بە فێرمان بکات تۆزە ورگانەمان دانێن بەس فاینی لەگەڵمانەوە دیارە بۆ ئەوەی کەم خۆین بەڵامی ترەوەی زەختی لەکەین لە مائیدەی ناچارە خۆبڵیکە ئەوەی لە ئەگەر خۆی وازی لێ بێنی بە لەسەر ڕتمی ڕۆژوەکە خۆی کەمەگرێ ئەلە کەم خۆ بۆی ڕابێتتر و شڵا جۆر بێ ڕاستی زۆر خواردن خۆمان زانین شتێکی باش نییە. من حەزەکەم لێرە شتێکی تایبەتی دکتۆر دیاری باس بکەم کە من لە خزمەتیام لە وازە نزیکی 20 ساڵە بێمە لە عملیات بەیەکۆی و هەر لەو ساڵیشی شەکەم کە دکتۆر لە خزمەتەوەم بەڕاستی من دوعای خێرم هەیە و دەستخۆشی زۆرم هەیە بۆ دکتۆر دیاری کە یەکێکە لەو دکتۆرە زۆر باشانەی کە مەتحی ڕوو باش نییە بەڵام لێرە حەزەکەم وەکو تەشجیع بۆ حتا بۆ دکتۆرەکانی تریش بۆ خەڵکی تر خێرخواست کە کۆمەڵێ نەخۆش هەیە کۆمەڵێ عملیات هەیە کە بەڕاستی لە دەرەوە بە پارێکی زۆر بۆیان نەکرێت عملیاتی سەرەتان عملیاتی کۆمەڵێ مشکلی گەورەیە یعنی خۆرزای بە تۆ کاکتۆر خۆی و ئۆستافی کە لەگەڵیاتی ئیشی زۆر چاکەکەن و ئیشی خێرخوازی زۆر باشەکەن کە لە خەسخانە هیچی تێناچێ بەڕاستی کە ئەرکێکی قورسەی خاتە سەر خۆی من لێرە دوعای خێری بۆ کەم بەڕاستی کاتورکیان خۆرزەوە تو منش پرسیار بکەم کاک دکتۆر هەیە بە ڕۆژووە الحەمدولله بەڵام قورحەی مائیدە هەیە یاخود تەشنجاتی قۆڵۆنی هەیە ئەمە چۆن مامەڵە لەگەڵ ڕۆژ و شکاندن و خواردنی مەغریب و جا پارچەویش بکات بەنسبەت قورحە خۆی زیاتری دوانزەگرەیە هەشە مائیدەیە لاواتی ئەسڵەکە یەک سەبەب بێ بەڵام شوێنەکانیان جیاوازە تاوان مائیدەمانەیە دوای دوانزەگرە بە دوایەت بەش یەکەمی دوانزەگرێ زیاتر قورحە لێوە دروستە بێ جگە لە قورحە نەخۆشی تری مائیدەیە مەسەلەن ڕوشانن سووربوونەوە ئیلتیهابات ئەم شتانەی کە هەیە شەرنیە قورحە چون قورحە دۆسە قورسترە بەڵام زۆر کەس نەخۆشی ئەو سووربوونە و شتەی هەیە ئیلتیهابات یان هەنێک کەسێ بەکتریا مائیدە هەیە مال ئەسەف ئێستا واداتۆ لە خۆش فەحسەکە دکتۆر بەکتریا مائیدەم هەیە و علاج وەرەگرێت علاج وەرناگرێت جا علاجەکە بۆ مەزبوطی وەرناگرێت تۆ شتەکە تێک چووە مانەشە نەخۆشیەکەن زۆر باوە لەم سەردەمایە پەیوەندی لەگەڵ ڕۆژواچی ئەوەی کە من دیقەتم ما بێ لەگەڵ نەخۆشەکانە زۆریان ڕۆژوو سفادەی لێکەن ماعەدا قورحەی لەواچە مائیدە قورحەی مائیدە باسم کرد کەمە زیاتر سووربوونەوە و ڕوشان و ئەمانە هەیە بەڵام بە شەیەک یەکەم عیلاجەکان لە کاتی خۆیان بخوا بۆ نمونە من زۆر جار بە نەخۆشەکان دەڵێم پارشێوان نی سەعاتێش پارشێ و حبێکی مائیدەی 40 میلیگرامی خوا نیکسێم و ئۆمپرازۆل و جەماعەتە ئەوانەی کە نەخۆشن ینی حەزیشەکەن بە ڕۆژوو بن بێگومان هەمانە نەخۆشیەکان تومە نابێ بە ڕۆژوو خۆمان پیاڵن یان کە بە ڕۆژوە بێ ئازاری زۆرەوە دروستە بێ بە تایبەتی حاڵەتەکە حاڵەتێکی حاد بێ ینی ئەکوت بێ بەڵام ئەوانەی کە فتەیەکی زۆرە مائیدەیان وایە باشن و باشنی دەمە باشن و دەمە باشنی ئەتوان بە ڕۆژوو بن بەس بەشێ حەبەکە بخوا پارشە و 40 میلیگرامی تر و 24 ساعت تقریبا ئیشەکە پاشانیش پارشەیەکی خەفیفکە پاشانیش کە ئیشکێنێ وەکو باسمان کرد لە سەرەتاوە پەلەی لێ نەکە زۆر خۆری نەکە هەندێک خواردن هەیە بە زۆر نەیخوا لە ڕەمەزاناتە مەسەڵەن چای زۆر خوا ئەوانەی بەراتیوانی گەڕانەوەیان هەیە بەنە ئسترجاع چای
قاو و چاو شتی زۆر شیرینی و شتی زۆر تون و ئەمانە نەخوا ئەمانە بەشێک طریقەیەکن بۆی لەگەڵ ڕۆژۆکەشا بتوانێت بە ڕۆژوو بێت زۆر جار خواردنی زۆر وا لێکە مەعیدە سوور بێت و ئیزعاج بێت لەبەرە ڕەمەزان ئیسفادەیان لێکن بەڵام هەشە بەعکسەوە لەوانێت ئیسفادەی لێ نەکات ڕاستە بێ مشاورەی لەگەڵ دکتۆرەکەی خۆیان بکە و خۆش یاگای لە خۆ بێکە چیە ئەی قۆڵۆنیشمان باس کرد لەگەڵ قۆڵۆن طبعا قۆڵۆن نەخۆشیەکە مع الأسف ئەویش بوو چۆن بەکتریای مەعیدەکەوەی لێ هاتووە هەڵەسە فەحسەکە چێڵە دکتۆر قۆڵۆنم هەیە جا خەڵکی کەرکووک لە دکتۆر قۆڵۆنم بەرزە من نەخۆشی کەرکووکمانە وەدایان نزمیشی هەیە دکتۆر قۆڵۆنەکەم زۆر بەرزە کەرکووکیە چیە قۆڵۆنی هەیە چیە ئەم قۆڵۆنە ئەگەر ئەوە بێت کە لە عیلما پێوتە ئیرتابل باول سندروم کە پێوتێ القۆڵۆن تەشەنوجی هین تەهیوجی قۆڵۆن یان پێوتێ القۆڵۆن العەسەبی هەر نای خۆی بەخۆتی القۆڵۆن العەسەبی پەیوەندی هەیە بە ناحیەی دەمارەوە دەرونیەوە ئەوانەی کە خەفەتە خۆن بیرەکەنەوە بەترسۆنان خۆنەوانە زۆر جار تووشیەوە بن بەڵام شەر نییە هەموو سگێشەیەک و غازاتێک و پێچێک ئەو کۆڵۆنە بێ لەبەرەوە جاری وا هەیە نەخۆش یان حتا جایوە لە کاری چارەسەرکردنیشە وای لێ هەموو ئەمە کۆڵۆن و کۆڵۆن واژ شتی تر دەرەچێت دوایی لەبەرە با تەشخیصەکە باش بکرێت بۆ چکن بەڕاستی ئەمە فەحسێکمان نییە پێ بڵێ ئەم فەحسە فەحسمانەیە لە بەردیزراوەیە سۆنەرەکە بەس شتێکمان نییە بڵێ ئەم فەحسە کۆڵۆن دەرچوو لەبەرەوە جاری وایە تۆ ئاڕازان کە باس دەکرێت دکتۆرەکە نەخۆشەکان لا بە باوەکان ئەوەی کامێنێت تۆڵێ خاڵەوانەی کۆڵۆنەکە بێت حتا جاری وایە ئەم خەڵکە نایناوە کۆڵۆنوانە شتی خراپ بێ واگەی لە خۆی نەبێ نامێ خەڵک ترسێن لەبەرەوە بە تحدیدکردنی کە کۆڵۆنی هەیە با دکتۆر بیکا باشە مێتۆ سەر ئەوەی کەواڵێکەر ئەوە بێ کە کۆڵۆنی عەسەبی کە هیچ باوە نەخۆشیەکە زۆرە بەڕاستی ئەم خەڵکی خۆمان قەلەقا بیرەکاتەوە مشکلەی هێوانە تەسیری تێکە علاقەی هەیە خاڵێکی تر هەنێ خواردن هەنێک کەس هەنێ خواردنی پێ ناکەوێت بەتایبەتیوانی کە پێڵە پاقلەمەنەکان بێ ئەگای لێبێ لەوانە زۆر نەخۆ دوای زۆری حەزێ ڕۆژە فاسۆلێ خۆلانە پێنێکی یەکە لەوانە پیازە هەیەکانە سیرە هەیەکە لەوە بەهارات ئەبێ بزانێ نەخۆش خۆی تاقیکاتەوە بێڵم کە دوای هەنشتی پێ ئەڵە من خۆ بە دکتۆری خۆت ئەو شتەی کە پێ ناکەوێت لێ دوورکەوەرەوە ینی تاقی کە لەوانێت فترێ شتێ بۆستێنە زارەکان پێ ناکەێت خاڵێکی تر بەەوە کۆڵۆنە مەسەی سەرما خراپە ینی لەوانێ بڵێ سەکاتی سەرمانێ بڵام عراقات و هەوا لێە مەسەن یان مثلەن زۆر خۆری بخوا بەسەریا بخێ یان هەنێ خواردن خۆ لەبەرە بێ خۆی بێ بە دکتۆری خۆی ئەو شتانی کە ئەزانێ عەزێتیە لێ دوورکەوێتەوە ئینشاءالله کاتور طبعا سرطانی قۆڵۆن لە پیاوانە زۆرە وایە لە ئەفرەتانی شە سرطانی مەمەک زۆر ئەوەی جنابتان تایبەتمەند تایەکە ینی ئەو کەسانی کە ئەم نەخۆشی ئەگرن ئایا ڕەبتێکی لە بینی خواردن و خواردنی خراپ و یا زۆر خواردن و ئەوەی کە تووشی سەرطانە بێت یا تووشی هەتا سەرطانی مەعیدا بێت ئەم ڕۆژووی ئێمە چی ئیسفادەیەکی هەیە بۆ ئەم مەجای جیهازی هەزمیانی ئایا سوودی لێ بینن کەسێک کە زۆر بە ڕۆژوە بیا سونەتەکان جێبەجێکات ئایا چنە کاریگەری باشی هەیە بۆی کە بەڕاستی جیهازی هەزمی ئیسراحەتەکات یا خودت نەوعێک لە باشی دەستەکەوێت و نەوعێک لە نەخۆشی دوورەکەوێتەوە بەڵێ دەست خۆش بەرفە سەرطانی کۆڵۆنەوە کەیش مع الأسف زۆر بووە جاران ئاینود لە سەر و 50 ساڵەوە زۆرە ساولاتەوە لە وڵاتی خۆمانە مع الأسف قەدەری خۆیان لەخوا 40 ساڵیشەوە هەیە 40 ساڵ جەناب لەوانە بینێت چەندین نەخۆشمە عەمەلیات کردووە زۆر بووە طبعا سەبەبی زۆرە کەوترێ سەرطان زۆریان سەبەکەی لە ساسە نییە یەکە لە سەبەبی سەرطان لەوانەیە ویراسی بێ جینەکان بێ جینەکانیان جۆرە سەرطانێکی تیایە هەندێک لە سەرطانی کۆڵۆن سەبەکەی ئەوەیە گۆشتی زیاد دروستە بێ لە ڕخۆڵە لە کۆڵۆنە تاوان کۆڵۆن بریتێ لە دوای ڕخۆڵە باری کە دەست پێکات تا کۆم تقریبا کۆڵۆن ڕێکە مە تورنیەکە تقریبا گۆشتی زیاد دروستە بێ ئەم گۆشتی زیاد لە بدایەتەوە حەمیدە بێوەیە مشکلەی نییە بەڵام بە مروری زەمان لەوانەیە بێ بە بەڵێ خەلای سەرطانی دووسێ بولێت گەورە بێ لەبەرەوە ئێستا لە زۆر وڵات دوای 50 ساڵی مەجالیتیانە ئەو چێ نازوورکە نازووری کۆڵۆن یەکە لە مشکلەکان لاانە خۆشمان حەزمان لێ نەبێت کە بڵێ چێ نازوورکە من خۆم نازووری مەعیدەم کردە بەزی کۆڵۆن نەکردم نازووری کۆڵۆن ئیزعاج یەکەم خۆت وحای ئەماداگە دەرمانە خۆی نازانم چی ئەبێ ئیزعاجێکی تایە شەرمێکی تایە بەتایبەتی بۆ ئافرەتان لە وڵاتانە لە 50 ساڵە بێ نازوور بکەی هیچیشی نەبێ باسیەوەی کە هیچ ئاڕازێکە نەبێ بۆ دۆزراوەتەوە ئەگەر ئەو گۆشتە زیانە جای شتێک بچکۆلێ چەند ملیمەترێکە ئەو گۆشتە زیانە لێ بەنازۆرەکە لێ کاتەوەی بڕێ کە لێ کاتەوە ئیتر نەجاتێ بەڵام لەوانەیە ئەم گۆشتە بچکۆ لە مای 20 ساڵە 30 ساڵە یان کەمتریان زیاتر بێ بە سەرطان یەکە لە سەبەکانەوە لەبەرەمە زۆرجار نەخۆش عەمەلیاتەکەی نازووری بۆکەین مع الأسف تووشی سەرطان بوون سەرەکەین لەگەڵ ئێشە گۆشتی زیاتری ئەمە هەر گۆشت چەند گۆشتێکی زیای بەدانێکان بۆ بە سەرطان ئیشکالەکە لەوایە
نیشانەکانی هێنایە بۆ لای دکتۆرن شەرمەکە یان شتێکی ترەکە بۆ من خوێنی یەکە لە نیشانەکانی سەرەتان خوێنە لە پیساییە ئەوە ناکەێنێ و خوێنێک سەرەتان بێ خەڵک نەترسێنین خوێنی هێنایە شەرمەکە مانگێ دوانسییان شان وایە دو سێ ساڵە خوێنیەک هێت یعنی دەرەجەیەکی بڕێەوە خۆشببختانە سەرەتانی کۆڵۆنەگە زوو فریای بکەی حتاگە لە ناوڕاست شافرەیەکی یای زۆر زوش نەبێ علاجی هەیە عملیاتەکری کیمیاوەێک زۆران چاکەمەوە چەندی نەخۆشمانێ 10 سان بیری چۆتۆکە کۆڵۆنی سەرەتانی هەبوو بەڵام کە گەشتە تۆ دەرەجەی 3 و 4 و ئەڵێن تۆزە زەحمەتە چاکبن کەواتەمە سەبەبی ڕئیسیە یەکێک لە سەبەکانی تر ئەڵێن خواردن گوای ئەڵێن گۆشتی سووری زۆر خواردن سەبەبە بۆی کە سەرەتانی کۆڵن دروست بێ وەکو لە بەحسەکانە هەیە بەنسبەت ڕۆژووە ڕۆژ و دۆزراوەتەوە ئیسفادەیەکی زۆری هەیە بۆ کوشتنی خانی سەرەتانی حتا لەو 3-4 ساڵی ئەخێرا زانایەکی یابانی جایزەی نۆبڵی وەرگرت لە سەر اکتشافی کە بایۆلۆجیە کە دۆزیێتەوە کە ڕۆژوو ئەبێتە هۆی کوشتنی خەلای سەرەتانی بێگومان خانی سەرەتانی دروستە بێ زۆر جا لە لەشی ئینسانە بەسەر خۆی فەزلی خۆی گەورە لەش خۆی ئەیان کوژێ یا مەسەر تۆ خواردنێگە خۆی شتێگە خۆی ئاڵێ ئەنتی ئۆکسیدانتی تایە خواردنێگە خۆی مثلا سۆزدای زۆر خۆمی و خۆم شتانەوە سیحەتی بۆ باشتر خۆرما باشە مەسەن زەیتون باشە هەنگوین باشە مانە شتانی تایە کە خۆیان کوژەری خانە سەرەتانەکان بەڵام لە هەمیان یەکی لە شتا هەمووی لەمیش هەمیمترێکی لە هەرە مویمەکان بریتێ لە ڕۆژوو کاتێک کە ڕۆژوو برسی ئەکەی ئەو لاشەیە وای لێ ئەو خانانەی کە خانە سەرەتان کوژن زۆرە بن ئەکتیڤە بن و سەرەتانەکانە کوشن ئەمە جگەلەوەی ئەگەر ڕۆژ و تەعاگەیسانش بەردەوام بێ ڕۆژی ساڵانە جگە لە ڕەمەزان سنەتەکانیش بگرێ زیاتر لەشی مهەیە بێ کە دوور بێ لە سەرەتان بێگومان ئەمە بۆ ئەم کەسێنی وایە باجی فلان هەموو دوشمە پێشەوە ڕۆژ و تووشی سەرەتانی ئەمە وەکو جگارەکەەوە ئەمسەنە جگەرە سەبەبی کە ڕێیسەوە سەرەتانی سیەکان هیوایە 50 ساڵش کێشێ توش ناوی ئەمە لە تۆ بە هەروایە بۆ عام نییە بەڵام زۆربەی وایە بێ یان سەبەیەکی ڕئیسیە تۆ بتوانانی ئەمە جاری منەڵم نەخۆشە نێرم بۆ نازور لەوانێ لە 100 نازورە دوانە سەرەتان بێ بەس من ئەمێنەوە هەشتیان بیکە بۆی دوانەکە ڕزگاری بێ دەتۆ بە هەروایە یەکێکە کوتی کوتان تۆ یەکێک کوتانی ئەیتێ خۆمی تووشی فلیجی مناڵان نابێ بەس تۆ یەک دانە توش بوو مەساتە لەبەرە تۆ هەزارانە کوتی بۆ یەکێ توش نەما کاک دکتۆر هەیەڵێ من بە ڕۆژوە بم ئێوارە شتێکی زۆر کەمە خۆم ئاو چەند پاروێک بەس هەستەکەم مەعیدەم ئەڵی میزڵانە ئەڵی فوتێکراوە خازاتم هەیە نازانم جاری وا گومانی بۆ بەکتریا و نازانم ئەمانە ئەچێ و یا مەسەن خوڕەخوڕی گەدەم زۆریە ئەمە چی ینی وڵایتر ئەوەیە کە تۆ چەند سعاتێک کە کۆندامی هەرس لە ڕێستایە کە شتە خۆی لەوانەیە نەشت بۆ دروست بێ لەوانە مە شتێکی تەبیعی بێ لەبەرەوەی تۆ منهەجەکەی و لە گۆڕیەوە لە کۆندامی هەرس هەنە جار ئیزعاجیەکە ڕاستەکەی بە زۆریان خۆیان چاکە من دوای فەتێ مشکلە نییە ئەشکرێ لە هەمان کاتە مشکلەیەکی ترێ بە خۆی نەزانی بێ تۆڵی بەکتریا هەبیان سوربوونەیەکی ئەو بە فەحسوشت دەرەکەوێت تەوان بەڵام بە شێوەی گشتی ئەوەیە کە ڕۆژ و یەکە لە ئیسفادەکانی ڕۆژوو ئەوەیە کە دۆزراوەتەوە دەرکردنی ئەو شت فەزەڵات و شتە زیان بەخشانەی ناو لەش ئینسانە لە ڕێی کۆندامی هەرسەوە بیان لە ڕێی میزەوە بێ گورچیلەکانەوە بێ لەبەرەوە بێگومان ڕۆژوان هەستەکە دەمی وشکە بێ هەستەکە سکی یعنی سەری ئێشێ لە بیدایەتی لە بیدایەتەوە یانی ئێشێ بڵام دوای کە بەرمان کاتەوە تۆزێ نەکاتۆڵێ ذهب الظمأ وابتلت العروق وژێتەوە بەڵام ئەو فترەی کە مناڕەحەت بووە ئەوەیە وەکو تۆ بێ بن پاڵفتە بکەن لە شتە خراپەکان ئیزعاجە بێ لاشە بەڵام دوای چاکە بێتەوە ئێشە سەبارەت بە میزکردن دکتۆر باست کرد ئێشکەمە بێتەوە بەڵێ میزکردنیش کەمە بێتەوە بەڵێ بەتەشیر کەمە بێتەوە و ئەندازەیەک ڕەنگەکەشیە گۆڕێ شتێکی ئاسایی بێتەوە بۆ ئاساییە ئەمە شتێکی ئاساییەک و باس کرد کورچیلەکان کارەکەن بۆ ئەوەی ئەو لاشەیەکتە پێویستی بە ئاوە زەڕوریان هەنێ پۆتاسیۆم و سۆدیۆم شتانی کە زەڕە ڕایەکێشێتەوە هەنێکی دەرەکە و هەنێکی خەستێ لەبەرەوە خەستە بێتەوە ئەمە ئەگەر ڕۆژوو بەردەوام نەبێ هەرم 14-16 ساعتە زیاتر نەبێ ئەمە شتێکی باشە بۆ لاشە بێگومانیش ڕۆژوە وایە پێ فەرمێ ڕەحمەلەیە کە زووی شکێنێ ئەوە زووش دەیش پارشەوە بۆی بتۆ مەسافەکە و مەحدود بێ و سونەتیشە جگە لە خورما بە ئاش بشکێنی کاتوریان بەنسبەت خواردنەوە ینی سەر لە ڕەمەزانە کەسێ سۆ بێ خوات بە تایبەتی سونەتەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم چه حکمتێکی تایە کە ئاو یاخود خورما یا هەردووکیان بەیەکەوە چه سوودێکە گەیەنێ بەگەدا ئایا
ئامادەیە کە ئایا پێش خواردن بەڕاستی ئەم شتە سوکانەکە ئەخۆی تو دوای هەڵسی نوێژەکەی تو اینجا دەستکەی بە خواردن ئەمە سوودی هەیە بۆ جیهازی هەڵمی بێگومان تایبەتی خورمایەکێکە لە نیعمەتە گەورەکانی خی گەورە یەکێکە لەو خواردنانەی کە الغذاء الكامل هەموو شتێکی تیا یعنی لە پرۆتین لە شەکر لە پۆتاسیۆم سۆدیۆم کالیسیۆم مەگنیسیۆم شتی دنیتیە فۆسفۆر نازانم بەس کاتور بۆ شەکرە خراپوانە نەخەر بۆ ئەو سێدەنکە و شەکرە خراپ نیە خراپ نیە الله عالم تۆ سێچەنگە خۆشە مهمەکەی چیە لەم خورمایە ئەم خورمایە یەکسەر شەکری دانەی تایە گلوکۆزەکەی تایە کە هەر چووە ناو دەمتەوە هەر لەیەوە امتیساسەکرێ یا ئازانێرێ بۆ خوێن شەکری دابەزیەوە یا ئازانێ کاکەەوە شەکر بەرزبووە ئینسانیش کە برسێتی شەکری دابەزیەوە نەوسنەکانە لە کاکە شەکرم دازێ شتێک شەکری داوەزێ کە شەکری داوەزی و ئەم یەکس زوو ئەچێتە ناوە یعنی بۆ خواردێتە نێتەوە خواردنێک تر چێکە خۆی حتا شەربەت دوای فترێ ڕات خوێن لی تێگە بەس ئەم هەر لە ناو دەمەوە ئەمەژێ بەجگەڵێکە شوە خوارەوە شەکرە بەرسەکاتەوە کە شەکەی بەرزکەتەوە ئیتر ئەو بڵە لە مێشکە ئەوی عازێکی پێڵەن ئینی برسێتی سنتەری برسێتی سنتەی برسێتی تۆزە تێرە بێ لە کاکە وەزع باشە شەکر بەرز بۆتەوە لەبەرەوە پێویست ناکە بە هەڵپەن نامخۆی بۆی ئەگەر واز بێنی ئەو چەند خورمایە بخۆی شەکرە بەرزەبێتەوە لە خوێنە تاوان زۆر بەرز ناتەوە فەتەیەکی کەم بڵێن چارەکەی بیستدا ئیتر مێشکیش ئەو هەڵپەی نامێنێ پێتەڵە ئەمە ئەوە جگەلەوە ئاوەکەش تەوان شتێکی باشە لەبەرەی چەند وەختە ئینسان ئاوی نەخوادەوە پێویستی بە بەس ئاوەکە بە سەری ئیشتووە نا خورماکە و تۆز ئای لەگەڵ بخۆرە باشترە کاک دکتۆر لە دەرەوەی مۆزوعی تۆ ئەوانە پرسیارە بکەین جەناب سەرنووسەری گۆڤاری هەیڤید ئەمە ژمارە 69 نازم ئاخر عادەتی پرسیارەکە ئەوەیە ئەم مانگە مانگی قورئانە گۆڤارەکەی ئێوەش باسی ئەجازی قورئانە عیلم زانست بەردەوام داهێنان و بەردەوام شتی تازەمان پێڵێ با بزانین ڕەوشی قورئانیش الحەمدولillah بزانین لەگەڵ بابەتە زانستەکانە تا چەند هاواهەنگە یاخود با بڵێن ئەجازی قورئان چەندێک لەگەڵ بابەتە عیلمەکانە مەسەلەن تەبایە بێگومان دینی خۆمان دینی ئیسلام دینێکە لەگەڵ عیلمایە بەخوای گەورە لە قورئان باسێکە کە خی گەورە ڕێز و قیمەتی عولەما و زانا بەرزترەکە لە خەڵکی تر و پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ مەلائیکەکان باڵان ڕاکێشن بۆ طالبی عیلم هەموو علمەکان علمی شەرعی بێ ئەمیش شەرعیە علم مصطلحەکە وایلات و تەقسیماتەکە ولا علمی تەکنۆلۆژی و علمی ئەزمونکاری تر فەلەکە طب هەندسەی کیمیا فیزیک ئەمانە هەر علمن مەلائیکەت ئەکید بۆ شەر با ڕاکێشێ ئەگەر من نیەتەکە بۆ خوارە بە شێوەی گشتی ئیسلام دینی علمە خۆی خۆی گەورە چەندین ئاەتە هەمانایە کە بە دوای زانستا بکەن هەر دەلیل لەسەر ئەوە زانایانی پێشومان هەر لەم ڕوانگەیەوە کە تێگەشتون کە بێ بە دوای علمان بڕێن اکتشافاتی دنیامان کردو کاتی خۆی لە ناحیە پزیشکی و باسکەین چەندین داهێنانی پزیشکیمان کردو چەندین ئەدەواتی جراحی هاتوتەکایەوە چەندین شت کەشف بوو مع الأسف هەنێکی ئێستا لە کتێبە طبیەکانە لە تاریخی طب بەنای خەڵکی ترەوە نووسراون لەبەرەوەی چۆنە لە استیغلالیان کردو بەنای خۆیان نووسیان بەس ئەگەر بگەڕێی ئەسڵەکەی لە مسلمانان دۆزێت بۆ چکن دینەکەت پاڵە پێوێنە بەرەو زانست قورئان خۆشی قورئان خۆی کتێبی هیدایەتە وحی خی گەورە نردوێتی آخر رسالە بۆ بەشەرێت طبعا ڕێنماییە تەشریعە قسەسە ناحی ڕۆحیە ناحی لەمان کاتش هەنێ ئاماژەی زانستی تایە یعنی قورئان کتێبی فیزیا و کیمیا و طب نییە بەڵام ئاماژەی پێیاوە ئەم ئاماژانە کە سێرێکی یعنی جاری وە ئەسڵان هەنێکی نەدۆزراوەتە کاتی خۆی تازە ئەدۆزرێتەوە کاتێکش کە ئەدۆزرێتەوە سێرێکی دەساسە لەگەڵ ڕاستیە زانستەکانە نەک لەگەڵ نەزەریەیە بردۆزنە لەگەڵ ڕاستیە زانستەکانە یەکاوێکە وەکو یەکن کە ئەمە دلیل لەسەر ئەوەی کە ئەم قورئانە لەلایەن عالیمێکەوە هاتووە کە خۆی خالقە ئەو خۆشی ئینسانی دروست کردووە هەر سەبەش ئەوەشە هۆکاری ئەوەشە زۆر لە زانایان کاتێ ئەبیستن ئەم شتە عیلمیەکانی قورئان سێرەکەن سێنکەن وەکوی ئینجیل و تەوراتە محەڕەفەکە نییە ئێستا لە تەوراتە چەند شتێکی تایە ینی حتا لای خۆشمان هەنێ مفەسیری گرتو ئیسرائیلیاتە شتی ڕاستەقینە نییە مەسەلەن ئارستەختە و لە پرسە پشتیگایە و نازانم ئەمە مفەسیری من هەنێکی وەریگرتو لە ئەوانە وەریاگرتو لە ئیسرائیلیات وەرگرت زانایانی خۆیان کە سێری ماکەن سێرەکەن بۆیە هەنێکان بێزار بوون لە دینەکەیان ینی قەنەعەتیان نییە کە ئەم کتێبی خۆیان کتێبێکی ئاسمانی وێ بەڵام هەر ئەو زانانە گەر مستیفە بێن هەنێکیان وەکو مۆریس بۆ کای کردوێتی کاتی خۆی کاتێکێت دیراسی
قورآنەکە ئەو ئاماژە زانستەکانی تێ بۆ نمونە باسی دروستبوونی ئینسانەکە کە لە چی و هەنگاوەکان مەرحەلەکانی دروستبوونی ئینسان باسی فەلەکەکە باسییانە شتەکە سێکە زانستیە بۆ ئەمسای بۆ نمونە مۆریس بووکە کاتێک کتێبێکی نووسێ لەسەر با بڵێن بەراوردکاری لە بینی هەر سێ کتێبە ئاسمانەکان تەورات و ئینجیل و قورئان گەشتۆ قەناعەتی ڕاستە زانستەکانی قورئان تکراری ژەبنەوە ئەوە نێ بڵێن بە سوتفە وترابێ چەند جارێک هاتێتەوە هەڵەیتیان نیە لەبەرەوە ئێمە وەکو ئیعجازی زانستی لە قورئان و سونەتە بە شەرتێ ئەوەی کە کاری تیاکە خۆی ئەهلی اختصاص بێ و بزانێت چۆن هەر لە خۆ شتی ناعلمی نهێنێتەوە سێرەکە بزبط ئاماژە زانستەکانی قورئان یەکاوێکە لەگەڵ زانستی سەردەما کاتوریا من طبعا کاک پەیوەند کاتور ماشەڵڵا لێ بێت لە زۆر بوارە چالاک بەتەشیت لە زەهاوی لە هەر ڕێکخراوی زەهاوی هەروەها لە سنتەری حکمەوە هەر ماشەڵڵا لێ بێ بەڵام من حەزەکەم پرسیارێکی لێ بکەم ڕەنگە مفاجئیش بێ بۆ جەنابیان و هەروەها بەڕاستی ئەمان کاکتۆران زۆر جەڕاحن و ئیشەکەن و نەخۆشێکی زۆریان بینیوە عملیاتیان زۆر بینیوە کاتۆر من حەزەکەم جەناوەکو دکتۆرێکی الحەمدوللا ملتەزیم و دیندار ئەو نەخۆشانی کێنە لای جەنابتان بۆ نمونە تۆ نەخۆشێک جاری وهەیە بە تەمانیت یعنی هەتا عملیاتشی بووەکەن نەخۆشێکی زۆر قورسی هەیە بەڵام سەرنجی وادن کە سبحانەڵڵا خی گەورە شیفای بۆ نێرێ و زۆر سەرنجەکەش ینی جێی سەرنجیشەکە چۆن ئەمە چاک بوو ئەم دیاردەیە هەیە لای ئێوەکە نەخۆشیە ئێوە لی مەیوسە بن و هیچ مەجای شیفای نییە عملاشی بۆ کەنچە بەڵام چاکە بێتەوە یا کەسێکە برینارە بێ جاری وهەیە یعنی حاسێکی زۆر قورسە کە چاک بێت کەچی سبحانەڵڵا چاکە بێت بێگومانە ینی دەستی شافی خی گەوری تا دیارە دکتۆرێما بینێ بەزەگەر چۆنە بە چای بە سیرەت سێریکە هەلا باکەزایی بە سەحی سێری نەکە هەموو دکتۆرێک و مستافێکی سەحاما بینن ئەگەر زۆر لەگەڵ نەخۆشە تعاملیانە بێ و متابعیکەن بێگومان قسەی جەرا بە ڕاستە و ساکە من خەفارات مەگەر حادیسەیەکی بەسیط نەخۆشەکە دەستمان دەرەچوو زوێ ناکەوتین هیواشە بوو فیشەک بەسەریەوە بوو هەر بەسەریەوە بوو مەجێکە لە شوێنەکانی تری ئەمە نەخۆشمان هەبوو حتا جارێکان نەخۆشەکان و زمانی دکتۆر علی حسان خوافیکای ئەم نەخۆشە معنی پێش ساعە حەوت داخڵەوە بوو دیا دووسێ ڕۆژ وا بوو مەعیدەی تەقیب بوو لەسەر باسی مەعیدە دوانزەگرەی تەقیب بوو نەمانزانین چێ و کاتە سۆنەڕشتیش نەوە باسی ساڵی 1970 ئێتر پێشنێک بوو هاتوو بوو سەڵت و شەکرەوە هاتوو تەقریبا مرد بوو نەزەختی مابوو نەپەڵسی مابوو یەکسەوتمان بابی بین وەخەزیشتی بوو هەڵواسن و بەشکم لەوانێ بمرێ المهم من متابعم کرد و دوای عسر سێرم کرد خراپ نییە شەو چوم سێرەکەم نوکەنووکی تێکەوتەوە باشە چوم بە دووتەی پەنجەکەم وتم ئەم عملیاتە ئەکەمەوە وتی بابە تۆ چییە مردووانم بۆێنی خۆی مەسەر قەبران نییە لە قسانە وتم بەخواتر بەظاهرم باشە با بیکەینەوە تۆزێ بە حاڵ باش بەڵا پیرێژنێکش وڵا پیرێژنەکەمان کردەوە عملیاتمان کرد و تەعنا ئەسکی پڕ بوو لە تر هاچی شت بوو جەراحەت و شتووەمانە باقمان کردو عملیاتمان بۆ کردوانە برمانە عینایەکی هەکەزاییمانە بە ئەو زەمانە برمانە عینایە دامان ناو متابعەمان کرد وڵاتە وەرە باش و بانی کە تۆر علی حسان هەواکەی لەم بەزمانە بوو چونکە کاتە مۆبایلشتیش نەبوو هاوتی نەخۆشەکانمان بینی وتی ئەم نەڕۆم وتم ناڵان دانێ ماوە وتی کامە دوای بیرە نایە تێ بۆ نەمردووە بەراوتم بەڕاست باسی سێری کرد ئەسێرمان کە ڕێک قەت دانیشت بوو المهم دووسە ڕۆژ لێ چۆ دوای هەفتەوتی دیاری زانی نەخۆشکاتەوە بەلام تەقەڵەکەم ناوری کورە زۆر باشە وتم یەکێ نەخوانەی کوژێ نابێ ئەم شتانە زۆرە کە هێشە بشتی زۆر بەسیط ئەمریکاتۆر جاری وایە کاک فاتح لە عملیاتە کە تۆ عملیاتەکەی طبعا تۆ ئەنسان عملیاتەکەی بە شارەزایەوی دوای تدریبی چەندین ساڵ و مرحلة بمرحلة كما يكسخد دز نائب عملات لا يكو صفر دس فيه عملات بو كويكي سيدكي بو امان خوش بدسو بو امان خوش ناس برواك يطلق عشك جاري الناس عم بتكات لا لكاتي يشكتا جهازي بكاريني امريكيه يساب ستاب ريبير بكاريني عيبينيه ليكا كادواي تري واه مضاعفات دواء عمله بسيطه تشي مضاعفات به يواشا الحمد لله كان انا ما نديارك من اول مخصم لوانيه تو ايشك بخرابي تو ايشك الا ابي هم هو اللي خد بي بلام شفاء اول واخر لا يخاي رص بروات انا بي حتى او دكتور انا شتي ملتزمين اللي خانا بسم الله اليه كان رص همي قناعتي بوها اما بخوا شفاء ولا انت بسم الله اليه كان اللي خوش انا جاب دكتور من يسم بسر راسك الى سر اوكم لضل ما ابو تشنك جرينكا بتابتي او علمي او علمي بزيشكي ك
بڕاستەکە لەگەڵ ڕۆحی ئینسانە مامەڵاکە چنێک گرنگە دکتۆرەکەم بتەدەین بێ چزانم دەست بە دەست نوێش بێ واروها بە بسمیلا جار وایە ئەم بسمیلا کاریگەریەکی زۆر گەورە لەسەر نەخۆشەکەکە ینی ئارامێکی زۆر زۆریەداتە تۆ لە حەزە عملیات پێویست بەوەی کە نەخۆشەکەت ئارام بێ وانە زەختی بەرز نەبێ نازم نەترسێ فڵان نەبێ چەندێک گرنگە ڕاستی ینی دکتۆرە بەڕێزەکان ئەم هێنان هەبێ ینی متەدەین بن و دەست بە دەست نوێژ و بە بسمیلا دەست پێ وڵای زۆر گرگە هەر دکتۆرەکان ئەبێ هەموو ستافی خەستخانەوە بڕا بە لە استعلامەتەکە ڕێزان لە بووین جاری وا لە استعلام بە تۆڕەتۆڕێ بنەژور کابرا تووشی سترێسە بێ یانێتە عملیاتەوە ئەبێ هەمووی وابێ لا من وەکو پێتانم بڕواکەوەشی ملتەزیم نیە لە دڵی خوا زانێ کە ئەبەیەکێ ئەبێ خوا یارمەتی لەم عملیاتە گەورە بخوا شافیە ئێتەکو پێوت هەموو دکتۆری ملاحەزەیە ماکە بەت هەیە کەم تا زۆر کاک شێخ تەمان ناوبڕێکمانەیە کاک دکتۆر بەس تۆ بێت لەگەڵمانە جارە بەردەوام بێ ئینشاڵڵا داوەتم لێ لە خزمەتانە ئەگەر تۆ بێمە ڕاستی بێمە لە خزمەتان ڕاستەکەی بەڵ خۆشەویستانە چینە ناوبڕێک و دواتر لەگەڵ ئێوە خۆشەویست بەردەوامە بێ بڕگەی خواردن و تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین زەیتی کاشۆ ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە شانازی دەکەین کە یەکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان ئێمە لە نەخۆشخانی بەخشینی لای ئێمە دڵنیاترین کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرە کاشۆ دەوا و دەرمانە هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە زۆر باش بەڵێ خۆشەویستان باڵ ئامادەیە ماشەڵڵا پیزا ئامادەیە شەف دەریبان باڵەکەت ئێستا تەواو لە فڕن هێناوتە دەرەوە حازرەوە بەڵە حازرە زۆر باشە ئەی ئەم ڕازانەوەی ئەمە چیە ئەمە وەڵاهی ئەوە حەزم کردن ئەمڕۆ ڕازانەوەی بکەم وەڵاوانە زۆر شتی جوانی کردووە ئەمان ئەماڵی درەخت و ئەمە بەڵە درەختەوە باشە ئەی ئەم هێنا ئەمە مەزەڵاتەیە یا ئەمە مەخەبیلاتە ئێمە پێڵم پێشخۆری بەڵێ ئەمە پێشخۆریە ئەمە خەبیلاتێکی کەلەرمە شیرنە بەڵێ شیرینە کەلەرمە بە پرتەقاڵ بە پرتەقاڵ بەڵێ زۆر باشە پێکاتەکانی چی و چین پێکاتەکەی پرتەقاڵ و کەلەرمە و لەگەڵ یەک تۆ شەکرە لەگەڵ یەک هیچ شەربەتی بچووکە ئینەکان کیسەکان باشە ئەگەر ئێستا بینەرێک ئێستا لەم لە حەزەیە سێرمانکە پێشتر بەرنامەکەی نەدیوە تۆش باڵی باڵت ئەمڕۆ دروست کرد و باڵی خۆشکراوە چۆن بە خێرایی پێڵی باڵ بەم شێوەیە خۆشکە و ئاواژ لە فڕنابی برشێنە باڵەکە سەرەتا وتمانە لیمۆیشی بۆ قاشەکەین لیمۆیش بۆ قاشەکەین لەگەڵ خوێ ئەیکەنە نەئاوە ئەوڵەکە سەرەتا کەنەوە دوای چارەکێک دەرەکەن یا 5 دقەیە چارەکە دەرەکەن کە دەرمان کرد ئین خۆشەکەین باڵەکە تەخمیری بۆگرین و تەخمیریشی بۆگەن تەخمیرەکە بریتە لە ئۆریگان و پاپریکا زەنجەفیل هەروە بێتەوە بیبەری ڕەش بیبەری سپی بەم شێوازە چیمان هەیە ئەمە خەلمان هەیە خەلمان هەیە خەلی سێومانە یان سرکەی سێو مەسەلەن سرکەی سێومانە سرکەی ترێمانە توێن سرکەی ترێشی تێکی ماسیشمانە ماسیشی لەگەڵاتیەکەی یەک تۆز سێکەوت ماسی لەگەڵاتیەکەی کە ماسەکە و تێکە جوان تێکی و ئەجا باڵەکەی تێکت کە حاضر بۆ باڵەکە دوای بینی سعدانیا چارەکە داینیت کە داونا بە باڵەکە دوای کە فرنەوە بە حاضر کە ناو فرنەوە بۆ شێوەی دەرەچێت بەزانەیە ساعت توە زیما دوای
5 دقیقه بۆی هێنامە دەرەوتم بۆی بینەران ببینن بۆ شێوەیە. زۆر باشە. ئەو تەماتەیە دوای کردوتە سەریە لە ناو فڕەکە. ئێستا کردمە سەری دوایکەوە ناو فڕەکە 5 دقیقه مێنێت. ئێستا وەشبێتمان لە فڕەکەمەوە لە سەرەتای تەماتە لەگەڵا دانەنا. نەخێر زۆر چکە هێنە زۆر ئاوایەتەوە. زۆر باشە. ئەی شەف دیار بۆ تۆ ئەوە نایتە پێشەوە؟ ئەوە خەریکە شتانە بووە. ئێستا تۆ پێم بڵێ ئەمەی تۆ ئێستامە چییە؟ ئەمە پیتزای پەتاتەیە. ئەمە پیتزامان خواردو ئەوە گەورەیە. بەڵێ من پارچەم کردووە من. ئەوەیەکی پارچە پارچە هەڵەگیرێ. ئەمە پیتزای پەتاتە. بەڵێ بە قیمە چینەوە بە هێلکە بە پەنیر و ئەو دەرمانانی کە باسمان کە بانە نین لەبەرەوەی کات بچیان بەناوی ئەوە دیگانەوە بەڵە بۆنی ئۆریگانۆی ئاخر بەڵێ لەگەڵ ئادا جوان جوانیان شێن کە شێلات دەزەم ئاردەی من کە هێنا بووم ئادی جۆ بوو هەچەند سوودی هەیە بەڵام تۆزە بۆ من بێڕام بەڵێ بێ پێز بەڵێ بەڵێ ویستم بە گەورەی دروستیکەم بەڵام پێم باش بوو ئاوا بێ باشترێکاکی پارچێک شبەرەکەوێ زۆر جوانە ئیتر ڕازانەوەیەکمان بۆ کردو بەم شێوازە بەڵام ئێمە سوورمان کردەوە سوورتان بەڵێ لە ڕۆنە بەڵێ باش لە فڕی شاکرێ بەڵام ئەمە خۆشترە بۆ شێوازە باشە زۆر چاوانش کارەیە بەسەرەوە کارەیە ئەمە زیاتر بۆ ڕازانەوەکێتی بۆ ڕازانە تامیشی عجیبی هەیە لەگەڵ کارێ زۆر باشە ئینشاءڵڵا ئەگەر لێرەوە پرسیار لە دکتۆر دیاری بکەم دکتۆر ببورن خواردن کە ئێمە خوێن چەندێک گرنگە حسابی پاک و خاوێنی بکەین ینی پاک و خاوێنیش یەکێکە لە مەرجە زۆر زۆر گرنگەکان ئێوەکو پزیشک چەندێک بە گرنگ زانن چەندێک وەکو چێژ ئێمە حساب بە خواردنەکەین وەکو پاک و خاوێنیش حسابی بۆ بکەین بێگومان پاک و خاوێنی هەر لە دینیشا گرنگی زۆر پێراوە و زۆر زەرۆڕە بە تایبەتی بۆ ئامادەکردنی خواردن یەکە لە شتانی کە میمە سەوزەیە ئێستا مەسەوان شتانی کە ئەی کوڵێنن ئەمانە چۆن لە پاکە بێتەوە بکرێت سەوزەیە سەوزەوات پێویستەکە جوان بشۆڕێتەوە یعنی الحەمدولله ئێستا خەڵک وشیاری هەیە جاری وایە مەسەن مال ئەسف لە مەطعەمەکانیان جوان نەشۆرێتەوە بە تایبەتی کاهوو کووزەڵە نازانم هەشت ئەمانە جاری وا هەیە هەنێ شتیان لەسەر دروستە وەکو بڵێن دوور کیسی جگەر کیسی ئاوی دروستە بێ یان حتا کرمی جگەری تایە یعنی خۆشمان هەیە تایبەتی لە دیار نییە کە سی سەوزەکەی دیار نیە بەزای بە شەیەکی جوان بشۆرێتەوە یەکسەری نەخورێ ئەوە زۆر زۆر گرنگە خاڵێکی تر دەشتنە پێش خواردن حتا لە سنەتی پێغەمبەر هاتەوە صلی الله علیه وسلم فەرمێ بەرەکەتی خواردنەوەیە پێش خواردنەکە و دوای خواردنەکە دەپشۆی ئەمە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم یعنی کابرا لە دەرەوە لە شریعەت ماڵ یەکسەر دەستەکە بە خواردن ئەمە شتێکی باشە خاڵێکی تر دەستنیش دوای نان خواردنە ئەوەش هەر گرنگە یعنی چەند نەخۆشیێکمانە مع الأسف جایە سێ کابرا تەرتیباتە لە دەرەوە زۆر مەزبوطە بەس لەنە پاک نییە زۆر ئیسلام گرنگی بە ناوی شایەت پاک بێ ئەجا بە کوردێکی پاکخانە لە هەموو شتێکە گرنگە بێگومان لە خواردنی شاوە شتێکی بەدیهیە کە زۆر زەرورە پاک بێ پرسیارێکی تر دکتۆر خێزانی کوردی زۆر شت سوورەکەنەوە یعنی ئێستا مریشک باوەڕکە بە کوڵاوی زۆر خۆشە دکتۆر کە ئیلا کەبانەکان ئیلا ببیکەنە ڕۆن و سووریکەنەوە بەجددی بە تایبەتی بۆ مانجە ڕەمەزانە تا چەند شت زۆر سوورکردنەوە ئاساییە ینی وڵای بێگومان بۆ لە من اختصاصم نیوتریشن نییە ینی خۆراک نییە بێگومان زۆر سوورکردنەوە باش نییە بە تایبەتی ئەو ڕۆنی بەکاریە و باسەکردن ئەگەرچی ئەمە ئەو ڕۆنەی کە بەکارێنین لێرە دوو جۆر ڕۆنە ڕۆنی کاشۆ لەگەڵ ڕۆنی زۆرجار ڕۆنی کوردیە بەڵام من لێ نازانم بەسەبێ ڕۆنەکەی باش بێ یەک شتی تر کە خراپە لە ماڵانە کە لە بریتێ ڕۆنەکە کەشتی پێسوورەکەن جای تر بەکارێن ئەمە شتێکی زۆر خراپە چۆن تەفاعولەکە شتێکی تریش مهمە بەکارێنانی ئەو مەنجەڵ و شتانەیەتی هەنی هەنێک کەس دێ مەنجەڵەکەی خراپ بووە لەوانەیە شێفەکان باشتر بزانن خراپ بووە تەفاعولی کردو جای تر بەکارێنێت ئەمە شتێکی خراپ چاکە هەیە تایە تێجای تر گەرمێکاتەوە ئەم شتانامی چەند شتێکی باش نییە کە هەنێک لە ماڵانە بەکارێ ئەوە خراپە باشە کاک شێخ تۆ نەزان پرسیارت ماوە لە دکتۆریانە چونکە دکتۆر وەزارم ئیلتیزاماتێکی هەیە بێ ڕێگەی بدەین لەبەر ئیلتیزاماتەکەی ئەگەر پرسیارت ماوە فەرموو ئەگەر نابێ خواحافیزی لێ بکەیت من هیچ پرسیارێکم نەماوە تاوان دووسیاری مەسواسیەکەین کە بەم ئێوارەی عەزیز کێشا هاتە ئێرە خۆی گەورە پاداشتی بە خێری باتەوە معلوماتێکی باشی پێین و ئینشەڵڵا دوعای خێرمان بۆ بکە و دوعای خێر بۆ ژناویانەکەین و خوا سەرکەوتووکایە دەرێنەری بەڕێز ناوبڕێکمان بەرێ و ئینشاءڵڵا دوایی بەردەوامە بین فەرموون
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. نوێژ ئەو ئەرکە ئاینیەی کە بنەما و کۆڵەکەی دینەکەمانە هەمومان لە ڕەمەزاناندا بە خوشوع و تامەزرۆی زیاترەوە هەست بە تام و چێژ و ڕەحمەتەکەی دەکەین بە هیوای ئەوەی دوای ڕەمەزانیش و بێ پچڕان و بە ئیستیقامەوە بەردەوام بین لەسەری و ڕەمەزان بکەینە مانگی عادەتکردن بەم ئەرکە پڕەحمەتەوە. شیری ئاڵتونسا ڕەمەزانتان لێ پیرۆز دەکات. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە بینینی شوێنە پیرۆزەکانی ئیسلام چێژی تایبەتی خۆی هەیە. پێشانگاکەمان کار ئاسانە بۆ حاجی و عومرەکارانی بەڕێز بۆ ئەوەی سەفەرەکەیان تایبەتتر و تەنها بیر لە بەجێهێنانی فەریزەکانیان بکەنەوە. ئەویش بە دابینکردنی هەموو جۆرە پێداویستیەکانی حەج و عومرە بە نرخی جوملە و باشترین جۆرەکانی کە تەسبیح بە هەموو شێوەکان و سیواک و بەرماڵ و هەموو جۆرە بۆنێکی گەورە و بچووک و کڵاو ئاوی زەمزەم بە چەند شێوازێک لەگەڵ ئەوانەشدا باشترین جۆری قەڵەمی قورئان خوێنمان لا دەست دەکەوێت. لای ئێمە هەموو بابەتێک تایبەت بە دیاری بۆ خۆشەویستانت بەردەستە. ناونیشان سلێمانی حەوزە وشکەکە بازاڕی مراد تەنیشت دوکانی حاجی عارفی عتار یاخود گەڕەکی ئازادی جادەی سیەکە نزیک مزگەوتی هەنجیرەکە. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە. کۆمپانیای کاروانی مەدینە. کۆمپانیای کاروانی مەدینە گەشتەکانی عومرەی دەست پێ دەکات بۆ هەردوو شاری مەدینەی درەوشاوە و مەککەی پیرۆز بە باشترین خزمەتگوزاری و نرخی گونجاو بە سەرپەرشتی مامۆستا کەمال غەفار و بەڕێبەرایەتی مامۆستایانی ئاینی شارەزا و دڵسۆز. کۆمپانیای کاروانی مەدینە بۆ حەج و عومرە. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر نەخۆشخانەی بەخشین. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن. خۆمان تێکەڵەکەمان حاضر کردو و پێویست ناکا بیست هاوکێشەی چا تێکەڵکردن تا بکەیتەوە. خۆی لەوە باشتر دەشوەکاتێ و هەر شوێنێک لێی بنی خۆش دەرەچێت. چای مؤمین تام و بۆن ئایدی ئێمەیە. ڕەمەزان لە ڕێکلامە، ڕەمەزان لە ڕاستیە. مناڵی ناسن درەنگە فریان ناکەوی. باش دایگەنی ساڵەسم. کوڕم هەسەوابای نییە. پارشێو ناکەم. بەڵێ بەڕۆژوو. ڕەمەزان وەک ڕێکلامەکان بێت یاخود ژیانی ڕاستی با هەوڵدەین زۆرترین تێشوی قیامەتی تیاکۆ بکەینەوە بە جۆرێک چێژی ڕۆحی لێوەربگرین تا 11 مانگی تر بەشمان بکات. برنجی مەحموود ڕەمەزانتان لێ پیرۆزەکات. ئۆڤێرا بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پاڵنانی هەوا فلتەرێکی ئەستۆری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات. دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت. شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرا شایەنی ماڵی تۆیە. کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە. چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە. بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە. هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە. دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە. هەرچەند لە یەکتر دوور بین دیسان پێک دەگەینەوە ئێمە بۆ یەکتری پشتین نابێ بیرتان بچێتەوە. وەرە عەزیز نزیک بینەوە دڵمان بۆ یەک بکەینەوە بە یەکەوە بەهێزترین با دوور نەکەوینەوە.
گرفتی ئەوەت نەبێت جلەکانت پیس بوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری هایسنس بیورجێتت هەیە. ئەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرج بکەن. سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێت لەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست ببێت. دیزاینێکی جوانی هەیە و کواڵیتێکەشی هێچگار بەرزە. لەیەکادا ئەم جلەکانت بۆ شووا و ئەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرچ و لۆچیان پێبێت. ڕوبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆت بێت. ئەمانە و چەندین تایبەتمەندی تر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کاک پەیوەند گەڕاینەوە جار زۆر باش زۆر باشە خۆشەویستان لەگەڵەوە بەردەوامین. تەوان کاشێخ من و تۆ مەشهورین بەوەی کە قسەمان لێ ناوڕێ وایە تۆ مەسەلە و منیش ئیتر قسە خوای گەورە لێمان قوبوڵکە ئینشاءڵڵا هەر قسەمان مەسەلەمان بابەت جێڕانەوەمان هەموو ئینشاءڵڵا لەبەر خاتری خوایە و لەبەر خاتری ئەوەیە کە بینەرانی خۆشەویست سوود لە بەرنامەکە بکەن. ئێمە زۆر دڵخۆشین بەوەی کاکشێخ کە دەبیستینەوە بەرنامەکە شکر مەساحێکی باشی گرتووە خەڵک زۆری کاتەوە خەڵک زۆر متابعەکە ئێمە زۆر خۆشحاڵین. ڕاستەکەی ئێمە وەکو سەپان واین وەکو وەرزێڕ واین ئەو کەسێک ئەو جوتیارێکە بەرهەمەکەی خۆی بینێ زۆر دڵخۆشە. ئێمەش کە بەرهەمەکەی خۆمانە بینین الحەمدولله کە بینەران ڕازین ئەوەی کە دێنە ناو ستۆدیۆکە ڕازین بە دکتۆرەکان و بە مامۆستایانی بەڕێزەوە لەبەر ئەوە بەڕاستی ئەوە زۆر دڵخۆشمانەکە و لەو چوارچەوەشە بەڕاستی ئێمە هەچی لێرە ئیکەین بە عیبادەت و بە تاعاتی زانین لەبەرەوە هەتا سوعبەتکردنیشمان هەر بۆ ئەوەیە کە بینەرانی خۆشەویست دڵخۆش بن. وتە چی شێفەکانیش الحەمدولله ئەوان کە بەشێکن لە بەرنامەکە بەڕاستی ئەم ساڵ ئەو چێژ لێنەرە بە ڕێزانە بەتەبانی زۆر بە جوانی بەرنامەکان ڕازانەوە واروەها زۆر لە دەست و پلیان ڕازین لە پاک و تەمیزیان ڕازین لە خواردن ڕازین ئۆریگانۆ هاتوون ئەو کاتەش وتم ئەو شێف نێریمانە یەک لێکی ئاوە ئۆریگانۆی تێ خوارداوی گەرنی ئازا بێ وردە لە جێژن نزیکە بینەوە گەرنی ئازاکەین ئینشاءڵڵا تۆ پێم لە چی هەیە؟ وەڵاهی کاک پەیوەند من حەزەکەم لەم کۆتایانی مانگی ڕەمەزانە ئەم چەند ڕۆژەی شڵات چنێ بگرێت چەند ویزگەیەکی زۆر گرنگ هەیە کە ئینسان خۆی گەورە پاکە کاتەوە لە گوناهەکان کە لە قورئان و لە سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتووە. من بە کورتکراوەیی باسییان لە یەکەم ویزگەی یەکەمیان باسمان کردمان تەوبەیە کە ئینسان پاکە بێتەوە لە گوناهخوا چەند محەطەیەکی داناوە چەند بربەستێکی داناوە کە تۆ لەمانە پاک بیتۆ بۆی کە گەیشتیتە بەرزەخ بە پاکی بڕۆیت. چوارن لە دنیاە یەکیشیان تەوبەیە. تەوبە ئینسان پاکاتەوە لە هەموو گوناهەکانە کاک پەیوەند پاک دەکاتەوە. اینجا باشە ئەگەر لە تەوبەیە کۆمەڵە گوناهما و هەر هەد بوو ئەفەرمێ ئیستیغفار ئەستەغفر الله ئەها ئەو فەرمودەی کە جراوە باسە کە پیامبەر سەڵام خۆ معسووم بووە هیچ گوناهێکی نەبوو لە ڕۆژێکە 70 تا 100 جار فەرموویەتی ئەستەغفر الله ئەستەغفر الله ئەستەغفر الله گەڕانەوە. نوێبوونەوەی تازەیە. هەر کەسێ ئیستیغفاری زۆر کرد خوا خۆشی وێخستێتە سەر ڕێگەی ئەوەی کە لی خۆشە بێ ئینشاءالله. لەبەرەوە ئەستەغفر الله زۆر گرنگە ڕۆژانە بیکەین. ئەمە دوو. سێهەمیان حسنەیە کە تۆ ئەیکەیت گوناه تەسرێتەوە فأتبع الحسنة السيئة تمحوها یعنی گوناهەکان تەسرێتەوە. لەبەرەوە وەختی ئینسان کە گوناهبارە بە تایبەتی لەم ڕۆژەی کۆتایی مانگی ڕەمەزانە ئەم هەموو سەدەقە و چاکەیە کە تۆ دەستی پێوەی بێت بە هەمیشە کە کەسێکی فەقیرە بینی شتێکە بینی حتا کاسە دراوسێتی ئەمە هەر بۆ خۆی سەدەقەیە. تەسەوڕەکەی کاک پەیوەند شتێک هەیە زۆر گرنگە لەمەیە ئەویشەوەیە کە خاڵی چوار هەمە تۆ ئەم چاکانە هەمووی گوناهە ئەسرێتەوە. چوارەمیان بریتێ لە مصیبەت و ناخۆشی و نەخۆشی و ناڕەحەتی کە کەفارەتی تەواوی ئینسان گوناهەکە. شتێک هاتۆ زۆر جوان و ناسکە. من حەزەکەم ئالێرا باسی بکەم کە فەرمێت تەنانەت ئەو ئافرەتانەی ئەفەرمێ ئەو ئافرەتانی کە لە سووری مانگانەیان ئەو چەند ڕۆژەی لە سووری مانگانیان کەفارەتی گوناهی ئەو مانگەیانەکەوە تایە یعنی لە حاڵەتی تەبیعیا بوون لە ئەو کەسەی کە نەخۆشە بە هەمان شێوە. یعنی کەسێک کە نەخۆشە تەسەوڕ کە کاک پەیوەند ئەم چوار مەحەڵتە گەورەمان هەیە ئێمە لە دنیا ئەمە هێشتا هەر لە دنیاین بۆ پاکبوونەوە لە گوناه. ئەی باشە ئەگەر کەسێک لەم چوارە دەرچوو هەر گوناهی ما ئەفەرمێ
سێ مەحەتەمان هەیە لە بەرزەخایە سێ ویزگە ویزگەی یەکەمیان ئەو نوێژەیە کە خەڵک لەسەر یەکات کاتێکە وەفاتەکات و ئەمرێت جا ماوەسای قسێکی جوانەکە ئاڵێ من لە مەکەیە بووم لە حەجە لە عەمرا فەرمێت دووسێ جەنازەیان هێنا تەسەوڕ کە 3 ملیۆن 4 ملیۆن کەس نوێژی لەسەر کرد ئەڵێن نوێژ تەواو بوو دوو جەنازەی تریان هێنا ئەوە ختا دەرگاکانیان داخست کە جەنازەکانی تریان هێنا 15 کەس نوێژیان لەسەر کردی خەتەما ئەمە چ فەرقێکی گەورەیە خوا ئەم بەشارەتە گەورە کە ئەیا بە یەکێک 3 ملیۆن کەس بۆیە پارێت و خوای لێ خۆش بە ئەگەر لەمەیانە دەرچوو هەر گوناهیما ئەکەوێتم مەحەڵەی شەشەم کاکە پەیوەند یاخود پێنجەم ئەویشەوەیە کە ئەفەرمێت ناڕەحەتیەکانی حیاتی بەرزەخ و ئەو قۆناغە تازەی کە تی کەوتۆ چکە قۆناغێکی زۆر تازە ئینسان چاو ئەنوخێنی کاک دنیا کاک پەیوەندیانی تۆ چاو ئەنەی بە یەکە ئەمە لە دنیای جارێ کەچی چاوت کردووە سەر لە ئاخرەتای لە بەرزەخای ئەبێ چ مەشهەدێ بێ بەڕاستی زۆر جارێمە بیری لێ ناکەینەوە ئەم ناڕەحەتیانی کە لە بەرزەخا توشتە بێ کەفارەتی گوناها وەستی هەمیشیان کە لە بەرزەخا خێر و چاکت پێگابریتە لەو مەحەتانی کە کەسوکارە بۆ تەنێریا خێر و خێراتێکە حەجە یا عەمرەیە کەمە بێ قەولی هەر چوار ئیمامەکەی سەرمەزەبی مەزهەبەکان ئەفەرمێت تۆ حەج عەمرە و هەروەها سەدەقە و چاکە پێتەگا کاتێکە لە حیاتی بەرزەخای وهروە ئەو قورئان خوێنی کە تۆی خوێنی یا فاتیحەیەک بۆ کەسوکاری تێنێری یاخود بۆ مردووەکە تێنێری لەو سەدەقە و چاکانەی کە ئەیکەی ئەمانە هەمووی ئەو مەحەتانن کە لە ژیانی دنیاوە لە بەرزەخە پاک دەکاتەوە لە گوناه کە چوار مەحەتەیشمان لە قیامەتا هەیە کاک شێخ ڕاستەکەی من سەرسوڕمان و ئیعجابێکی زۆرم بە تەوبە هەیە هەر جارێکە بیر لە تەوبە ئەکەمەوە یعنی سەرسوڕمانەکەم زیاکە ئەزانی بەچی ئەوەی کە جەنابەت باست کردوتر ئەگەر ئینسان تەوبە بکە لە گوناه پاگە بێتەوە ئەمە بەس بە تەنیا ئەمە نییە بەڵکو ئەوەی کە لە ڕابردوشتا وەکو تاوان کردوتە خوای گەورە ئیگۆڕێ بۆت بە چاکە یعنی تۆ لێ کاتە پاک بوویتەوە و ئەوەی لە ڕابردوشە خەمباری بۆ چکە لە ڕابردووە ڕەنگە تاوانت کرد بێ خراپەت کرد بێ بە جۆرە لە جۆرەکان ناڕەحەتێکی دەرونی بۆ دروستکە کەچی خوای گەورە وعدی ئەوەی پێیاوی کە ئەوەی کە لە ڕابردووشە کردوتە بۆت کا بە چاکە بۆت بگۆڕێتەوە ینی بەمەرجێتەوە بکرد ئەسڵ تەوبەیەک بێ کە بەڕاستی بە تەواوی پەشیمان بی لەو گوناهایی کە کردوتە جارێکتر نەگەڕیتەوە سەری حەقی خەڵک کەلات بێ حەق و ناس زۆر ناسەکە بیتەوە بیر لەوە بکەیتەوە حەق و ناس تەنانەت تۆبەکردنیش لای نابە چونکە حەق لەسەر بەس قسەیەکی خۆش هەیە لێرە هەندێک کەس سەڵێ باشە من غیبەتم زۆر کردوانە ئەگەر سە بە جەنابە بڵێم وەڵام من غیبەتم کردویت ڕەنگەوەنیتە ڕقە هەڵسی و بێتاقەت بیت و آخر چۆن بێشتیوە یا ئەڵێ لە کەیە غیبەتەکەت کردوم تاریخەکەیم پێ بڵێ چۆن ناکرێ ئەفەرمێت بۆ ئەوەی ئەم ڕقە دروست نەبێت تۆ دوعای خێری بۆ بکەم لە سەدەقە و خێری خۆتا بەشداری کە و لە چاکەکان تا بەشداری کە ئینشاءالله بێتە کەفارەتی ئەو خراپەیە ئەو غیبەتی کە کردوتێ سە بۆ نمونە تۆ زۆر کەسێکە پێی بڵی غیبەتم کردی و ڕەنگەوەنیتر بچێ بە یعنی بە ڕقا و یان بە هیچ جۆرە گرنە ئازانەکە ئەمە ڕێگەکەیەتی کە ئینشاءالله ئەبێتە کەفارەتی و گوناه بەس کاک شێخ لێچێ لە کتێبەکانە خوێنومە تۆ بەس ئێستا باش بیرم نەماوە بەس ئەزانم کەسێک وەفاتەکە و قەرزدارە حەق و ناسی لەلایە لە ڕۆژی قیامەتە لەبەر ئەم هینە ناچێتە بەهشتەوە واتە کەسەکە ساڵحە خوای گەورە مستحقی ئەوەی کردو کە بچێتە بەهشت نەچێتە جەهەنەم نەچێتە جەهەنەم بەڵام ڕاگیراوە و حەق و ناسی لەسەرە بۆیە لە هینەکەی کە من بینەوە جەنازەم فەرمودەیە یاخود ئەسەرە هاتووە کە خوای گەورە قەرزەکەی بۆ هاتەوە بە کەسەکە فەرمێ من فڵان کۆشکە دەێمە لە بەهشتا کۆشکەکەی پیشانێ باشە بەس لەو کەسە خۆش بە حتا ینی قەرز حەق و نازە چێ بۆ ئەوێش ینی بۆ قیامەتیش کاک پەیوەند لە مەحشەرە دوای پردی سیرات تۆ لە پردی سیراتە پەریتەوە ئەچی بەرەو بەهشت لەوێ خەڵک ڕاگیرێت شوێنێکتر هەیە پێوترێ قەنتەرە جسرێکە پێوترێ قەنتەرە لەم جسرا ئەم کەسم سۆگەرە ناچێت و جارتر بۆ جەهەنەم ئینشاءالله خوا ڕەحمی پێ کردو بەڵام ئەوێسێنرێت ئەو کەسی کە حەقی لایە وەکو جەنابە باسە کرد ئەهێنرێت فڵانە کەس تۆ لەم کەسە خۆشی بێڵە خۆش نام خۆی گەورە فەرمێ ئەو کۆشکە و ئەو شوێنە و ئەو شوێنە تێنێ بەسلی خۆش بە ڕازی ئەکرێت ڕازی ئەکرێت بەوەی کە لی خۆش بێ دەسەکەنە ملیە و یەک ئاشتە بنەوە و اینجا هەردووکیانشن بۆ بەهشت لێرە شوێنی سڵحی ئەو کەسانەیە کە حەقی یەکیان لایە ئیتر بەپێی ئەو سڵحە بەڵام بە مەرجی حەقەکەونە زۆر نەبێت لە پردی سرات خسبێتی خوارە و بچوتە جەهەنەم هەر شتێکیش نەبێت کە کەم تەرخەمی یاخود قەرزشوێری وای کرد بێت کە
تۆ قەرزەکەت نەدابێتەوە ئەهمالیت کرد بێ تواناژت هەبوو بێ نەدابێتەوە ئەمانە ناگرێتەوە بۆ شتانێک کە بەڕاستی لە دەستانە بۆ یاخود توانات نەبوو یا شتێک کە شتێکی کەمە شتێکی زۆر کەمە وەکو ئەو شتانی کە پێڵێن غیبەت و ئەم مۆزوعانە ڕەنگە ئالەم بابەتانە لەو پردی قەنتەڕەیە حەلە بێت حەل ئەکرێ بە ڕەزامەندی هەردوو لە ڕازی ئەکرێ بەڵام شتانێکە زۆر بێت تەمانەوە لە پردی سڕاتە ئینسانی خەیەگرێ پەنا بخوا ینی ئەو ئەڵقانی کە لە پردی سڕاتە ئینسانەگرێت زۆر خەتەرە کە ئەمە حەقی دایک واوکە و حەقی خێزاندا و حەقی مێردا ئەوە مافیەکێکە خواردوتە ئەوە فڵان شتەکە بە حرامی پارەیەکە وەرەگرتووە ئەمانە هەمووی بەڕاستیشتی زۆر ترسناکە پردی سیرات نایڵێ پەڕیتەوە خۆ بەنامە باشڵە کاک شێخ تۆ دەبێت خۆ حازرکەی بۆ دوعاکردن ئەم ڕۆهینەکەشی لێ نییە بەڵێ مەناسەکەی لێنەوە ماشەڵڵا ئەو ماوەسام حەمێژە ئەوەی دوعا کرد دوعای زۆر جوانی کرد بەڕاستی زۆر خۆش تقریبا وەکو بەدیلی من وابوو ینی بەڵام ئێمە ئەمانە خیتامەکە ئینشاءڵڵا دوعا بێت کە دوعا گرنگە و ئەو بەڕێزانەی کە بە هۆکاری جیاواز پەیوەندیمان پێواکەن باوەڕکەنەڵە لەگەڵ دوعاکانی کاشەخە ئەمە دەستبەرزەکەینەوە ینی هەست بە نزیکێکی زۆرەکەن لەبەرەوە خۆی قبولی کالیمانی دەستبەرداری دوعاکانی جەنابەت ببین ئینشاءڵڵا بەڵام دەمێ بچمە لای شێفە بەڕێزەکان ئیمڕۆ بۆ تۆ دوعا ناکەم بچمە لای شێفەکان وەڵاهی دوعا لە تۆ جوانە ئەزانی چی ئینسان بەهینی خۆیەوە دانیشێ تۆ کە شتێک لێن نایە یا بە جوانی بۆ ناوترێ یا وەکو تۆ نابێت تەواضع هەڵبژێرە باشترە لە خزمەتە شێفە بەڕێزەکان سەلام عەلەیکوم چۆنن دەنگ و باستان ورەتان چۆنە ورە ورەتان چۆنە زۆر باشە بەربەڵای بەڵای ژێر نێریمان ئەمە یەکەم جارەتەوە نەبێت تاقەت زۆر هەر بەڕاستی خەکە ڕخینم جانامێن بۆ پاشە نەکردو چی پاشەیشم کردووە بەس زیاتر ماس و پەنیر شتم خواردووە ماس و پەنیر ئەمڕۆ جا ماڵشتان بەرامبەر دوکانی کوردەواریەکەیە کاکۆیان باسی ویچیزەکەمان نەکرد ویچیز باشە ویچیز یا ویچیز چییە پەتاتێ بە ئۆریگانۆ باشە چیزیان بۆ باس بە پەتاتاکرێوی چیز بۆ شێوازە ئاوا دەرەچێت بۆ شێوازە لە تەکرێت بەڵێ تر دوای توانی پەنیری بکەی بەسەرە لەگەڵ ئۆریگانۆی لەگەڵ زەعتەراپیەوە یەکێت و یەک تۆز ئارد تر ئاردەکەی بۆ گریتەوە لە ئاوا ئەیکەیتە ناو پەتاتەکەی بەسەراکەیت جوان تێکیت و اینجا دوای دەڕۆنە سوورەکەیتەوە بۆ شێوەی دەرەچێت ئەمە شۆربای نەخۆشەکەیە ئەمە شۆربای نەخۆشەکەمانە بەڵێ من بۆ ئاریان فاتحتان دروست کرد بازانم ئاریان ئەمڕۆ دەرێنەرە عزیز زۆر لەم شۆربایە من نەزانم بۆی بۆتان دروست کرد ئەی باشە ئەی ئەوە چیەوە چەند باڵەکە جیاکەڵەکەی بڵێ ئەم باڵە ئەمە بە دوو بەش بەبرژەم بۆ کێەکە دیار ئەم باڵەکەی بەو شێوەیە وەکو لوقمینات وێستا ئەمە باڵەکەت بەس خۆ نەکوڵانەوە نانە نەخێر نەکوڵاوە بەس لەناو فڕناسوورمان کردوتەوە تەخمیر کراوە لەناو فڕناسوور تەخمیر کراوە بەس خۆش کراوە بە زمانی ئێمە خۆش کراوە ناو فڕنەوە کردن نافڕەوە بەڵێ زۆر باشە بابزانم چەندە دڵتان خۆش ئەم ساڵ ئەو هەموو جمهورە باشەتان هەیە ئەو هەم خەڵکە سەیرتانەکە کورە دوعای خێرتان بۆکەن خەڵکی فێرەکان لە وەڕزی لانی کەم دووریانە خەنەوە تا چەند دڵخۆشن وەڵام من بۆ خۆم زۆر دڵخۆشم هەر دڵشم بەیشەکەم خۆشە کە ئێوەش لەگەڵ ئێواشم لەگەڵ ئێوەیان و هەز زیاتر دڵم خۆشە الحەمدولillah دوێنێ لە بەردە ماڵی خۆوانە ڕۆشتم وەستا بووم عەفو وەستا بووم منداڵێک و دایکیان لێەوە ڕۆشتن گرێیان کردبوو کە گەشتمە لای من منداڵەکە دوێ شێف دیارە دایکەشتی ئەو نییە با گرێ بکەین دایکە نازم گرێەکەیان سەچی هەڵە خۆتی شێف دی ئاڕش نییە ژنەکە بۆم بەس وەستام سێرم کردتم بەڵێ تۆ شێف دیارتم ئەرەوەڵاتی وڵاکەکەم لەگەڵا گرێمان کرد بەسەوە بردیەوە خی گەورە مۆفەقتان کایخوا تا چەند تۆش بەرکەوتت لەگەڵ خەڵکا هەیە کە بینن لە تەلەڤیزیۆنەکە و دوایش لە دەرەوە پێ دەڵێن بینیمانی کە خواردن دوورسەکەی وڵی زۆر کات تەلەفۆنیشم بۆگەنی ینی زۆر کات داوای پێکاتەکانم لەکەن بەڕاستی ینی لە فەیسبوک لە بەڕاستی زۆر داوای پێکاتەکانم لەکەنی ڕقم تەلەفۆنەکەشم دانەوە لەسەر فەیسبوک تەلەفۆنم بۆکەن زۆر ڕۆژ ئەڵێن پێکاتی ئەو شتانمان بەرەمیش زۆر ڕۆژ پێکاتەکان دائنیم لە فەیسبوکی خۆم پێکاتەکان دانم بڵاوێکم وەڵام با خەڵکی ئیسفادی لەگەمە لێ کاک پەیوەند زوو لایکی بۆگە بابزانم بۆ چێش لێنەر بۆ شێف چەندێک گرنگە کە ئەو عیلمە ئیزانن ئێوە ڕاستەکەی زانستە ئیزانن
چەندێک بەخیل نەبێ ینی خەڵکی تریش لێ فێر ببێ ینی چەندێک گرنگە من بۆ خۆم ینی گە بچیتە نە ئەکاونتی من ئەزانی کە ینی بەخیل بم یا بەخیل نەبی یان شێفێک بەخیل بیا بەخیل نەبێ پێم خۆشە ئەو شتێک خۆمی زانم حەزاکەم هەموو کەسێک بیزانێ هەموو جارێتمە حەزاکەم هەموو کەسە لە من باشتر بێ لە من باشتریش هەیە بەڵام لە بوارێکی خۆمە حەزەکەم من زۆر کەس فێرکەم ڕۆژانە من خولمانێ خەڵک فێرەکەیت بێ بەرامبەر لەگەڵ مامۆستا نەریمان و مامۆستا دانیارە خەڵک فێرکە زۆر ئاساییە زۆریشمان پێ خۆشە بەڵام ئاساسی فێربوونی ئەم شتانی کە فێرەبی یەکەم پاک و خاوێنەکەی سەر و هەموویەوەیە دووەم خیانەت نەکەی لە خواردنەکەی خۆت ئەفێڵی تێ نەکەی ینی تۆ پێکاتی خواردنەکان بە هەموو کەسێ بڵێ ئەمە پێکاتەکەیە نەک ئەو پێکاتەیە نەبێ فێڵە لەو خواردنیا بکەیت سێهەمیان بەڕاستی ئەبێ ئەدەبی تیاابێ ئەو کەسی کە شێفە ئەبێ ئەدەبی تیاابێ ئەدەبیش هەموو مانایەکە گرێتەوە هەر لە قسەکردن هەسوکەوت دەگەڵ دەوروبەرتە لە خواردنەکەدا ئەمە خۆی لە خۆی کورۆ گەندەڵیش ئەگەر تۆ فێڵە لە خواردنەکەتا بگەیت گەندەڵی ئەوەیە شێف دیار بۆ سفەتەی کە تۆ زۆر لە چێشخانە و لە مەتاعیما ئیشت کردووە تا چەند هاوڵاتی بە دەروونێکی ئاسوودەوە بڕوان لە مەتعام نام بخوا ینی زانی ئەمەش لەو باوەڕیان مەسئولەتێکی گەورەیە ینی ئەوەی کە جەناوت باسی گەندەڵی و خراپی خواردنەکەی تا چەند ینی ئێمە دڵنیا بین لەوەی کە کاچین بۆ مەتعام فعلەن ئەو خواردنەی کە ئێمە پارەی پێدەین خواردنێکی دروستە خواردنێکی پاک و خاوێنە و ئێمە بیشی خوێن هیچ ینی کێشەمان بۆ دروست ناکە خۆی چێشخانە بۆ چێشخانەیەکتە جیاوازە بەڕاست بەرمونە هەیە حەزەکە شتی هەرزان بەکار بێنێ و زەرەر لە خۆشی و لە دەوروبەریشیات بەڵام هەندی ڕێستۆرانمانەیە بەڕاستی شایستی ئەوەی بچی لەگەڵات دانیشتن نان خوشۆنەکەی مشتی کوردەواری پاک و خاوێن من بۆ خۆم لە لەزنەی کۆمەڵی میوانخانەی چێشخانەکانم زۆر بەسەر چێشخانەکانە گەڕاوم هەماوی پێش و زۆر گەڕین بەس بەداخەوە زۆریش ئەو شوێنانی کە گەڕین کام موادەی خراپەوەیان بەکارهێناوە کام گۆشتی خراپە بەسەر چووە ئەوە بەکارهێنن ئەچن دەستکاریەکەن چاکیکەن بە شتێک چاکیەکەن و دوای دەرخواتی من و تۆیان بە تەخمیرێک تامیکێنەوەیان بە تۆ بەڵام دوای نادان سوودەکەی چیە نادان زەرەکەی چییە بەڕاستی ئەوەش بەشێک لە قسەکانی من ئەوەیە ینی کە تۆ فێڵ لە خواردنەکە تا بکەی هەمان قسەی منەکاتەوە کەواتە کەسەکەس ئەبێت چۆن بیانی تر ڕێستۆرانتەکان بە عام ئێستا لیژنەی قایمێت بەڕاستی کەوتۆتە گیانی زۆرینی زۆریان ئەوانی کە خراپ بەکارێنە خواردنەکانی موادەکانیان بە خراپ بەکارێنی ڕۆن بە خراپ بەکارهێنن ئێستا ناڵە شارەکان پێ نادەن زۆر باشە شێف نەریبان ڕاستەکەی ئەو بوارەی کە تۆش خواردنی تا دروستەکەی خواردنی غەربی و خواردنی ئەو خواردنانی کە مەسەرم بۆ منە خواردنی خێرا و ئەوانە ئەویش بەخۆی جاری وایە موسیبەتێکە زۆر ڕاست دانی ئەگەر پاک و خاوێن نەبێ بە تایبەتی ئێستا خەڵکی ئێمە زۆر سەری کردوتە سەر خواردنی خێرا و پاسپۆرتی و بمانە بەهین بۆی بێنن بە زانم ئەم دلیڤەری تا چەند ئەو خواردنانە مەسەرم بۆ منە لی دڵنیابین ڕێزم بۆ هەموو لە پێشەشی من حەزەکەم یەک ڕوونکردنەوەی بەم لەسەر بۆن منە بیانەکان ێستا بەڕاستی ینی بیانەکان کە لەناو شاری سلێمانیا ئیشەکەن بەحقەت ئەوانە بەڕاستی سنووری ینی کوردستانیان تێگاوە بەحقەت ینی شێوازیان تێگاوە بەحقەت ئێستا بۆن منە خواردنێکە بۆ ئەوکە بۆ جەنابەت من خۆم لە بەتامی ئیشمەکەت سوورێکی لێ بوو بەڕاستی با ئەم هەر نمونەیەکە بۆ بنمەوە سوورێکی لە بە سوورەکە بەحقەت مریشکی بۆ ئەهات بەهاراتیان زۆر کارێن بەبێ ئەوەش کاک دیار مریشکی بۆ ئەهات مریشەکەی نائشۆری یەکسەر تەخمیرە کرد ئەم کاکە تۆ بۆ تۆ خۆت لێ ئەوی بە قوربانە بۆ وایە کرد بۆ شێوەیە ئێتەری و کاکە من هەروایە یعنی بەحقەت ئێستا بیانەکان بەحقەت هندیەکان بۆ منە هندیەکانی زۆر هندیستان من لە زۆربەی شوێنەکان هەندی لێ ئێستا بۆ منە تایتانیک دەتانەوە هەندی لێ ناوی شوێن نێنین بەس ینی هەر ئەوە بە ئاماژەش هینەکە بڵێن شتێکی زۆر باشە باش ناوی شوێنەکان بەڕاستی ینی پێم باش نیانی بۆ شێوازە بڕات ینی من حەزەکەم بە شێوازە بێ ستاندار بێنی هەم لە ڕووی پاکوتەمیزەوە هەم لە ڕووی خواردنەوە بۆ شێوازە بێت باش بەڵ خۆشەویستان ئەمەش کە پێشکەشتان کرا بەرنامەی ئەمڕۆ بوو هیوادارم سووتان لێ وەرگرت بێت چ لە بابەتە ئاینەکان چ لە بابەتە تەندروستەکان و هەروە ئەوەی ئەم شەفە بە ڕێزانش پێوەی ماندووە بن و خواردن دروستەکەن و ئەوێ ئێوەش فێر ببن هیوادارم کۆی بەرنامەکە ئیشەڵا بەدڵی ئەوەی خۆشەویست بوو بێ ئیتر کات هەر ئەوەنە بوارمانەدا ئەبێ لێرەوە ماڵاوایتان لێ بکەین تاکو و بێگەشتنەوەیکی دیکە ئەگەر خوای گەورە تەمەنی ئەمانەتی پێبەخشین ئیشەڵا دێنەوە خزمەتی ئەوەی خۆشەویست تا ئەو کاتە خواتان لەگەڵ ماڵتانەوە
خۆشەویستان ئێمە ئینشاءڵڵا بە دوعاکان دەستپێکی ڕەمەزانە و حەزەکەم دوعای تایبەت بۆ برای هاوکار و خۆشەویستمان دایکی کاکاریان بکەین نەخۆشە خۆی گەورە شیفای بۆ بنێرە ئینشاءڵڵا لەگەڵ هەموو نەخۆشەکان و هەر کەسێ پێویستی بە دوعا و پارانەوەی هەیە کە خۆی گەورە شیفا بۆ هەموو نەخۆش و هەموو دەردەداران بنێرە یا رب العالمین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار. يا ربي خواهي دين إيمان من بارز روك شوكاني قدر من بنصيب بك ئەم شەو کە ئێمە چینە شەوی 23 ڕەمەزان و ومێ دەکەین کە شەوەکانی قەدر بێت و وەخوای گەورە بە قەدر و بە شەوی پیرۆزی قەدر بۆمان بنووسێت. یا ڕەبی خوای گیان ئەوەی حورمەتی ئەم شەوە مبارەکانە ئەگرێت، ئەوەی ئەگەر تەنها بە 1 سەعاتیش لەم شەوانەیە عیبادەتی تۆ ئەکات تەواوی ئەو 84 ساڵی عیبادەت و زیاتر لەوەشی بۆ بنووسی یا ڕەب. لە خەزێنەی پڕمەرحەمەتی خۆتە ئەو ساڵە عیبادەتانە و ئەو ئەجر و پاداشتە گەورەیان بۆ بنووسە. یا ڕەبی خوایە شیفای هەموو نەخۆشەکانمان بدا، ئەوانەی نەخۆشن یا رب العالمین شیفایان بۆ بنێرە، ئەوانەی دەردەدارن یا رب العالمین لە گوناهەکان پاکیان کەرەوە، ئەوانەی هەر کێشە و مشکلەیەکیان هەیە بچۆ بە هانایانەوە، تەنها هانایە کە فریای خەڵک بکەوێ ذاتی ئەقدەسی تۆیە یا رب العالمین. تەوفیقمان بە و هیدایەتمان بە و دامەزراومان کە ئیمانمان سەلامەت کە ئەو ڕۆژانەی کە ئەگەڕێینەوە بۆ لای تۆ یا رب العالمین بە پاکی و بە بێگوناهی بگەڕێینەوە بۆ لای تۆ، پاکە کردبینەوە لە دنیایە لە هەموو گوناه و تاوان و غەفڵەت و بێ ئاگاییە کە تووشمان بووە. لە ڕۆژی مەحشەرا شەربەزار نەبین، لای دۆست و خۆشەویستەکانی تۆ شەربەزار نەبین یا رب العالمین، لە بەردەم عەدالەتی تۆیە شەرمەزار نەبین. یا ڕەبی خوای گیان لە ساحەی مەحشەرا کە یەک بانگمان لێ ئەکرێت و دێینە خزمەتی ذاتی ئەقدەسی تۆ یا رب العالمین، بە شەرمەزاری نەڕۆین، بە ڕووی سوورەوە بڕۆین و عەفوت کردبین و لێمان خۆش بوو یا رب یا رب یا رب یا رب العالمین. یا ربی خوایە هەرچی کەسی ئێستا هەر دوعا و پارانەوەیەکی هەیە، هەر تکایەکی هەیە، هەر داوایەکی هەیە دوعاکانیان قبول بکە. یا ربی هەروەکو چۆن سفرەکانمان پڕە لە نیعمەتەکانی تۆ، ئاوا سفرەی معنەویمان هەموو بەیانیان و نیوەڕوان و عەسران و مەغریبان و عیشا و نیوە شەوەکان پڕ ببێن لە عیبادەت و کاتی فراغێکمان نەبێکەوە تووشی گوناه ببینتیە یا رب العالمین. تەوفیقمان بە و هیدایەتمان بە، هەر خۆت هادیت، هەر خۆت فەزڵ و چاکەکانە ئەدەی بەسەر بەندەکان تا و پێشکەشیانەکەی لە دنیا و ئاخرەتە حەسەنە و چاکەی دنیا و ئاخرەتمان بەنصیب بکە. یا ڕەبی عاقبەت خێریمان بەنصیب بکە، ئیخلاسمان بەنصیب بکە. یا ڕەبی خوایە ئەم بەرنامە و ئەم ئیش و کارانەی ئەنجام یەدەین لێمانی قبول بکە، ئەوانەی کە دانیشتون یا ڕەبی بە مەجلیسی عیبادەت بۆیان قبول بکە یا رب، دوعای سەرجەم هەموو بینەرانمان قبول بکە ئیلاهە العالمین، ئەوانەی گیرۆدەن بە هەر مشکلە و ناڕەحەتیەکەوە فریایان بکەوە، تەوفیقمان بە و هیدایەتمان بە، سەربەرزی دنیا و قیامەتمان کە. اللهم آمين 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 يا مجيب السائلين يا أرحم الراحمين يا أكرم الأكرمين. سبحان ربك رب